ئازیزان دۆستانی فیلم سازان خۆشحاڵین جارێکی کە لەگەڵتانە شادەبینەوە ئەم جارەیان بە تەوەرێکی کە ئەو تەوەرەی کە ئەم ماوەیە کە باسی فستیڤاڵەکانمانە کرد پێگەی فستیڤاڵ وە چۆنێتی فۆرشتنی فیلمەکان بەڵام لەم کاتەیە فستیڤاڵێکی کەمان هەیە لە ڕۆژاوای کوردستان فستیڤاڵی کۆبانی وا کەوتۆتە یەکەم هەنگاو لەم یەکەم هەنگاوەیە ئایا مژدەی ئەوەی لێ ئەبینین کە بۆ پاشە ڕۆژی فیلمسازی کوردی ئەم فستیڤاڵە کاریگەریەکی باشی هەبێت وە پێگەکە هەر هیچ نەبێت مەودایەکی ڕۆشنگەری و وشیارگەری لە دەڤەرەکەی ڕۆژاوایە دروستکات و هەوڵدا با بڵێن کۆمەڵگەیەکی فیلمسازی لەو دەڤەرەیە پێ بگەیەنێت ئایا ئەم فستیڤاڵە لەم سەرەتایەوە لەم یەکەم هەنگاوەیەوە لەم هەنگاوە سەرەتاییەوە توانیوێتی کۆمەڵێک کێشە هەیە کۆمەڵێک کێشمە هەیە زاڵ بێ بەسەریا و هەوڵدا خۆی لێ دوور بخاتەوە لێرەوە ئێمە ئەمانەوێ ڕووی پرسیارەکەمان لە هاوڕێی بەڕێزم هونەرمەند کاک شانۆمەتۆ بکەم کە کەسێکی ناسراوە لە بوارە هونەریەکەیە و لە بوارە ئەدەبیەکە و کۆمەڵایەتیەکەش تا ڕادەیەکی باش و ئەلەم ماوەیە لەوێ بووە بزانم کاک شانۆمەتۆ چی لەلایە و چیمان پێشکەشەکە کاکە مەتۆ گیانیاخوا بەخێر بیتەوە و بەخێرش بیت بۆ ماڵەکەی خۆت بۆ سەکۆکەی خۆت فیلم سازان ببوورە دەنگەکە داخرابوو بزانم ئێستا چۆنە کاکمەتۆ هەر دەنگ نییە ئێستا دەنگ هەیە؟ ئێستا دەنگ هەیە بەڵێ ئەم کاتتان باش کاک سەرکەوتی بەڕێز تۆزێک بە سۆرانی قساکەمیان بە کرمانجی خوارووە دواتر قسە بکەین کاک مەتۆگیان باش مەبەستەکەم چییە لەوەی کاڵم پێم خۆشە بە کرمانجی قسە بکەین حەزەکەم بۆ ئەوەی نییە هاوڕێیانی کرمانجیش لێمان تێ بگەن ئەمە یاگووە لێمان نزیک بنەوە و گەشە بەو بوارە بدەین لە هەموو زارۆکەکانە و بێجگەلەوەش هاوڕێ سۆرانیەکانیشمان با لێمان تێ بکەن چونکە تۆ سۆرانیەکەت لە هی من باشترە بەڵام با هەوڵ بین گەشەی پێ بینە تەمامە دەم باش کاک سەرکەوت دەم باش دۆست و هەواڵێن هێژە سپاس ji بۆ میێڤانداریاوە کو وەک فستیڤالە کۆبانێ و ئەم بانگهێشتکردن و میێڤانداریا مەکرد بدلێکی خۆش بڕۆحەکی مەزن ئەم سپاسیاوەتکردن پێشێدا و بەری ئەم بێنە سەر چاوێتە ساخ بن گەلێکی سپاس مامۆستا دەست پێکێدا ئەزت خوازم بەری هەر تشتی ئەس بێژم درود مهر و مەزناتی ji بۆ ڕۆحێ ژینایە جانگۆری گەشتمەردە کو بەرخۆدانە ژیانێدا جانێ خۆبەخشی و ئیرۆژی بوویە شۆڕشەکی مەزن لە ڕۆژ هەلات ئەم بدل و جان ji roj ava ji bakur û tevaya kurmanca dilê me rojhelat re ye em û rojhelat yekin rêz û silavê me ji rojhelat re bi hêviya rojhelat bibiye rojhelata me careke dî û du cara em têde roja xwe bibînin û dilekî teng û dilekî şikestî em bi wan rêne ku destê me nagehê wan em jî wî karî bikin ku ew dikin
وقتی جبو فستیوالا کۆبانێ و مەسەلا فیلم سازیە ئیدی ئەمکارن دەست بە پرۆژا خۆ بکن و ئەم دەست بە گەنگەشە و دیالۆگا خۆ بکن بناوێ هەموو دۆست و هەڤالێن خۆڤە ئێکو فستیوالا کۆبانێش دەستەیە ڕێڤەبەری حتا بچووکترین ئەندام دناوە فستیڤالێدا ڕێز و سلاوێمە ژوە و بینەرێن وەڕە هەنا و بهێڤیا ئەمکار بن کۆنتاکتێک مەزن چێ بکن و دۆست و هەڤالێن مێن فیلمساز دەرهێنەر بەرهەمهێنەر ئێکو هەین ساڵا پێشیدا یانجی ساڵا کوتێ بمەڕە بن و بەشداریە vê فستیڤالێ بکن بەری هەمی تشتا بەێ منجی پرسیارێگەر تە بکەم چونکی نوکە منوتە بە کرمانجی و سۆرانی و سوورمانجی داغبین پێک بە سەرچاوە لوێرێ لە کۆبانی چونکی فیلمسازێن سۆراژی لوێرێوی بەێ ئەب ئاریشەیە کرمانجی سۆرانی چاوابی با لوێرە دەست پێ بکەین کەکۆ ئاریشە زمانێ کوردی دناوا گوند و گوندێکی دە هەیە گوند و گوندێک ینی باوەرکە ئەفرینکی و کۆبانی نەوەک هەفتاخبن وەیە دبینین هەولێر و سلێمانی سۆرانە نەوەکی یەکدوات وەک دیەک هەبداغن ئێجا ڕۆژ ئاواژی ئەف تشت هەیە و مەسەلە زمانێ بڕاستی بزاراوە یعنی کورمانجیە سەری و بنی ئالۆزیا ڤانژی بهەڤڕە هەیە مەسەلا فێمکردنێ الڤردە هەیە ئەو ئاریشە دناوا خەلکێ مەدە هەبووە یعنی کو زمان بووە دۆزەکە مەزن کو کەس لێ خۆی و خۆدان دەرناکەوێ ینی ئەمکارن بێژن دۆزا ملەتێ کورد دەستپێکێ دە زمانە چونکی زمانێکی گشتگیر یان گشتی ئاوا نەکرینە وەیە نا ئەو مشکلەیە زمانێ ستاندار زمانێ گشتگیر پەیوەستە بە بازاڕێ ئیکۆنۆمی بازاڕی ئابووری اینجا تا نوکەژی عەردێکی وسا جەیەکی وسا نینە ئەv 4 پارچە 5 پارچێ من هەر دەبێژم 5 پارچە چونکی ئەبێت کوردستانی سوور من هەر بە پارچەیەکی دندا دنێم یعنی ئەکە نەبێژین 6 پارچە ئەوی هەندەرانژی ئەوی لە ئاوارە بووینە ئەوانژی بەشەکلی دنن یعنی چونکی ئەم نەبووینە یەک پارچە نینە و بازارێک بۆمە نینە و سۆشیال میدیایەکی یەکگرتوون نینە زمانی ستاندارد گەلک زەحمەتە بەڵام چاوابیت مەسەرەن ئەم فستیڤاڵە ئەف کۆڕ و ئەف کۆمبینە تا ڕادەیەکی باش یعنی ئەف زارەکان کوردی هەمی سەری و بنی و باشوور و باشوور ڕۆژەڵات و ڕۆژاوا هەمی کۆم کریە لێکدی نزیک کریە یعنی باشترە پچەک فەرق هەنە ئەکید ئیرۆ باشبوونەک هەیە ئەبڕاستی ینی لێ هین لازمە ینی هێش مرۆڤ زێدەتر بەرخۆ بدەش بۆکو بگە هەوێ ئاستێک و بڕاستی زمانێکی گشتگیر بێ ئافراندندا دناوا ملەتێک کوردەوی چاغی ئەس باوەرم کۆمکارن ئالێن ئابووری و ئیکۆنۆمی و هەر ئالی دیدەن ئالێن سیاسی تەفگەری کۆمەلایەتی ئۆلی هین ئەم زێدەتر بەر بە پێش بچن چونکی نەوە مەسەلا ئەف مەسەلا گەهایە ناف هەموو قۆناغێن جڤاکە ینی مەسەلا زمان میناک یەکێکی کوبسۆرانی خەبەر دەش یەکێکی کورمانج فام ناکە یەکێکی کورمانج یانجی کورمانجی خەبەرت دەش ئالێ سەری فام ناکە سۆرانی فام ناکە ئەف مەسەلا فام نەکردنێەوە هەر لێ هاتێک و مرۆڤ دیرۆکە خۆشی فام نەکە نا ئەو گەلک خەتەرە ئەو بەترسیە یعنی تشتێکی نەباشە بەڵام زمانێت مەیە کوردی مێژوویت مەیە کوردی تشتێت مەیە کوردی وەکی میلەت ئەم ماینە بڕێە لاوک و بەیت و حەیرانە ماینە ڕاست و گەلک جاراکە تەبەرێ خۆ بدێ لە ناو لاوک و حەیران و بەیت و بانە هەندێک تشت هەنە ئەف سنوورە بڕینە یعنی تا دەبینی کاوێ ساغا
لەسەر شێخ مححمود لاوچێکی گەلک مەزنی هەنە ڕاست ئەvە بخۆ لێ گرێدانێک هەنە بابێ من بادینی تێدە نەدەگەشت عنی کرمانجی تێ نەدگەشت بەس هەممی ڕۆژە گوێ هەخۆ ددایە لاوچێ کاوێ ساغا و بەتایبەتە بێت شێخ مححمود ئێvە بۆچی یعنی چ شتێکی سۆزداری هەنە ئەم پێک بەگرێدایە یعنی بابێ من گوێ خۆ ددایە دەروێشی عەبدی خۆ دەروێشی عەبدی تە دزانیت هەڤاڵمەتۆ باسی چت کات ڕاست هاریشە لەگەڵ چیا باز دەکات دیرۆکە کوردینی زێدەتر ئاکو خۆپاراستی بڕاستی درێ حەیرانە دەهاتە ئەگەت ڤەگەری میناک چاندا ئەزداتیە بنێری چاندا ئەزداتیل vێڕێکی ڕاهاتە پاراستن وەک دیتەدی پەرتوک نویسان لێگەڕیان لێکۆلین تشتێ بەردەست هەی تشتێک و دیرۆکی هەیە هەموو شکاندینە شەوتان دینەش نافبرینە ئەرێ هەمی گاوادشتێنە لە ئاخر فەرمانجی هەمی هاتنە شەوتاندن ڕاست ئەرێ جەبا بینە سەر مەسەلەی فستیڤاڵە ئەم بازێ زمانە کرد ئەوژی لازمە ئەرێ فستیڤاڵ وەکی دەستپێک ڕۆژاڤە لەوێ وەزعێ بارێ جەوێت ناخۆشێت ڕۆژاڤە هەتا نوکەژی یعنی تۆباران هەنە و ئاساییشێ وان دەڤەرە نەباشە نە مستەقڕە نە جێگیرە چاوابی چاوە تەدیت ئەرێ مامۆستای هێژە یەکەم فستیڤال بناوێ کۆبانەیە لێ ئەمژ بیر نەکن فستیڤال نەل کۆبانێ هاتیە گێڕان ئەرێ فستیڤال لە وڵاتی ئەڵمانیا باژارێ بوخم هاتیە گێڕان واتە لێ ئالیدە فستیڤالە پاراستی بووە لێیەکێ فستیڤالە پاراستی بووە لێ مخابنیم کارم بێژن و ji bo vê yekê filmên ku ji Rojava werin ew kêmasî hebûye li wir de çunkî filmên wiha nehatîne ku piranî ji Rojava bin çunkî Rojava di rewşeke nexweş de ye adî festîval bi giştî li vir hatiye geran û li vir dest pê kiriye û li vir jî temam bûye û êdî ciyê xwe girtiye yanî li vir ciyê xwe girtiye û festîval jî her sal ez bawerim wê her bi vî rengî be û Almanya festîval tê geran heke li dema pêş de bigehe qonaxeke mezin û ku Rojava ji vê bargiraniya ku hey derbas bibe ez bawerim wî çaxî em karibin festîvalê bibin li bajarê Kobanê jî pêşkeş bikin û nûmayiş bikin ev jî wek nêrînekê zêdetir lê wek ez nikarim wek biryarekê bêjim ez karim bêjim wek nêrînekê ev tişt heye mirov karê lê binêre li rewşê yani her bihêvî bîn ev rojek festîval biçîte Rojava û li wêrê li Kobanî bî li Heseke bî li Efrîn bî li Qamişlo bî li kî ve bî bibît yani bihêvîne yani ji xwe mamosta hêvîna jiyanê ye ew hêviya me her heye rojekê belkî em li welatekî azad jî de festîvalên xwe bigêrin erê betekîd em bihêvîne ku ew rewş çê bibe bi rastî jî lê niha de bi rastî ez karim bêjim rewşa filmsaziyê û rewşa pîşesaziya filmsaziyê di qonaxeke giran de ye yanî ev rewş ji me hemûyan re aloz rewşeke aloz e yanî kêmasî me hene li her alî de festîval jî ji van kêmasiya nebidere yanî festîval jî di van rewşan de dinale yanî pêdiviya festîvalê jî bi destên mezin heye bi piştên mezin heye bi dengên mezin heye wek dî em karin bigişî ser festîvalê heke tu bixwazibî em baxibin festîval çawa birê veçû çawa karê xwe kir çawa pêşniyazên xwe kirin filmên ku hatîn di çi rewşê de bûyne lê nêrînên dost û hevalên ku festîval
ئاواکردین دچ قۆناغێدا بووینە ئەو هەموو ئالێکی دی دەسەکن بڕاستی مامۆستا وایە جا نزانم من حەز کرد کاتە بزانم بەرنامەیە تا چییە تا چەوا دەبێت بچیتە سەر بابەتێ خۆ مژارێ خۆ و بەحسێ فستیڤاڵی بکەیت مامۆستاک ئەم کارن بێژن پرسیار وێ ئێنە مەدانێ ینی فستیڤال ئاکو من دیتی ئەسکارم هەمووی بینم زمان ئاکو جەم وەژی بووە پرسیار ئەو فستیڤال چاوە بڕێوە دچە ئەو سەروەت مینەک و هۆن کارن پرسی خۆ بکن و تشتیش من وەرە ئەس بەرسف بدم لێ بەشداریاکو من vê festîvalê de kirî festîvala navnetewiya sînemayî a Kobanê destpêkeke dûr û dirêj hebûye her ji wergirtina filman heta bi dawîbûna festîvalê yanî kedeke zor li ser me hemûyan hebûye çunkî di rewşeke aloz de film hatin ku rewşa koronayê bû em hemû li malê xwe de bûn û paşî gehawê qonaxê ku korona êdî sekinî û careke dî êdî derî vebûn ku civak bikeve nav holan lê kom bibin û deriyê sînemayê ji xelkê me re vebibe ew qonaxek bû yanî duê destpêkê de ku rewş di aloziyê de bû dest pê kir heta gehaweyekê ku azadiyek di nava meydana jiyanê de dîsa hat avakirin ê min ji wê rewşê de min dest pê kir heta min gihanda kotayiya festîvalê ez bixwe wek beşdarbûyekî di nava festîvalê de min du qonaxî beşdarbûnê hebûn yek ji qonaxên beşdarbûnê ew bû ku min li lîjneya destnîşankirina filman de beşdarî kir wata ez jî yek ji wan dost û hevalan bûm bi dost û hevalên xwe hêjare ku rêz û evîna min ji wan re heye me dest pê kir 4-5 kes bûyn filmên ku hatîne nav programê de ê ku gehayne me film zêdeyiya 140 bi ser ve ez karim bêjim lê bi piranî jî wek filmên ku hatîne vê festîvalê nêzik bi 323 filman bûye lê ê ku gehayne me ji 100 bi ser ve bûye ji 100 bi ser ve çunkî dost û hevalên dî ê ku rêveberiya festîvalê de bûn wane jî têra xwe li wan filman nêrî bûn ku hatîne nav sîstemê festîvalê de û berî ku bigihne lêjneya destnîşankirina filman wan dizaniye ku kêmasiyên van filman çi ne gelo ê asta festîvalê ne yan nê asta festîvalê ne wata festîval jî asta xwe fikirê divir de ku filmên birastî jî ên hêja filmên ku bi çavekî sînemayî bên dîtin bên qebûl kirin ne ku her kesî ku filmek şandî êdî bê nav yani hevî bo filmên baş çişk film şayanî festîvala belê belê aynen bi vê rengî bû ê ku hatîn ez karim bêjim ji wî sed û filmî bi ser ve sed heta çila diçe çilûsên ez behwerim bi rengekî wiha filmên ku me dîtîn û me lê nêrîn dîsa me jî wek lêjna destnîşankirina filma ew arîşa me bi wan filma re hebû yanî filmên ku hatîn tu bixwezanî wek سکریپت یان وەک jî wek sînaryo wek deq li van filma binêrî tu bînî ev film di vê astê de kêmasiya wan heye film yan jî film heye di kamerayê de cê xwe girtiye li goşên kamerayê de cê xwe girtiye her tişt baş e lê sînaryo yan çîrok yan fikir û ramanê film ne tişteke yanî te nagehîne çi qonaxa aliyekî dî de mesela deng û reng ew jî arîşeke dî bû yanî ew jî aliyekî dî de bû yanî ji me re giraniyek çêbû bû ku em çawa biryar bidin kîjan film bê wergirtin kîjan nê wergirtin kî di navrastê de maye ev jî careke dî qonaxek bû ji wan yanî
دیسانجی فیلمێن باشی هەبوون فیلمێن باشی هەبوون و کەداخوا پێکەداخوا گەهانە خەلاتێن خۆ گەهانە سەرکەفتنێن ینی گرانیەک لەسەرمە هەمویان هەبوو وەک کەسێن کود ناوا فستیڤالێدا چ دەستەیە دەستنیشانکردنا فیلما چ ڕێڤەبەری چ لیژنەیە دادوەریە فیلم دەستنیشانکردن ji بۆ خەلاتان هەر یەکی بڕەنگێکی و برەوشەکە ینی ڕاستی بناوێ کەسێن دی ئەس خەبەر نادم لێ ئێکو من دیتی ئەم بخوا ئێکومە وەک لیژنەیە دادوەری فیلم دەستنیشانکردین ئەزانم مە زەحمەتی و کەدەکە زۆردا حتا گەهان دەوەیەکێک و ئەف فیلمێن کو هاتینە دەستنیشانکردن بێنە وەرگرتن و بچنە پێشبڕکێ ئانک و منافەسێدا و شەڕێوان بگەها یانژی جەنگێوان جەنگێ خەلات برن و سەرکەفتنێ ئیدی بگەها فیلمێن کو هەین هەواڵمە تۆ ئەو فیلمێن بەشدار بووی بێژین فیلمێن ڕۆژاوا زیاتر بوو ئان کێمتر بوو ئان فیلمێن کوردی زیاتر بوو چاوابی فیلمێن دن بیانی عەرەبی زیاتر بەشدار بی ئەنگلیزی ئان تورکی یا فارسی چاوابینەوان وسا چاوابی فیلم ji her çar parçeya Kurdistanê hatibûn lê filmên cor bi cor bûn tu nikarî bêjî ekêjan zêdetir bûn ekêjan kêmtir bûn ji başûr hatibûn ji Rojhelat hatibûn ji Bakur û ji Rojava jî hatibûn û çûne pêşbirketa ji Misrê jî yanî ji Mexrib û ji welatên Erebî ez karim bêjim piraniya welatê wan film ji welatên derve jî hatibûn bi giştî film hatibûn yanî festîval jî bixwe festîvaleke nav netewî ye lê dîsan jî em karin bêjin keda filmên Kurdî têde lazim zortir bû a ku metxwest yani filmên Kurdî kêmtir bû li çav filmên kêm bûn belê kêm bûn yanî kêm bûn li çav filmên ku ji derveyê festîvalê hatin nek ji derveyê festîvalê ji derveyê welatên dî ê ku hatin ji filmên Kurdî û filmê Tirkî bi çi rengî têde nebûn çünkî festîval bi navê Kobanê ez bawer nakim mirovekî Tirk filmê xwe bişîne nava vê festîvalê de û Kobanê navekî naveke ku neye qebûlkirin li wir neye qebûlkirin Kobanê navekî qeyna neye qebûlkirin bes meselen min tanûke jî xelk naz dikim yanî Türk naz dikim li vêrê li Emerîka ew mirov dost e ne şovenî Türk e û heşa filmê çê dikat filmê mirov dostî çê dikat yanî gelek cara heke filmekî wisa bête nav festîvalî بۆچی یعنی چما بۆ ببیتە مشکیلە ئایا دەستەیە فیلم فستیڤالێ کۆبانی وان وەرنەگرتن یا ئان بخۆ تورکێک نەبی فیلمێ خۆ بڕێکات بۆ فستیڤالێ کۆبانی ئەسکارم وەک نێڕین بێژم ئەس نکارم بڕیار لەسەر بدم گەلۆ چما لێ ئەسکارم بێژم کو بەلکی ژێ هین ئەف فستیڤال نەگەهابیەوان وان کەسە یعنی دقۆناخەکێدا ئەسکارم بێژم چونکە فستیڤال د سێم ساڵا خۆدەیە واتە ئەڤە سێمین ساڵێک و فستیڤال بڕێبە دچە ساڵێکێ بە ئۆنلاین دەمێ کۆرۆنادا بڕێبە چوویەک و ئۆنلاین ژی تزانی چ قاس زەحمەت و زۆری تێدا هەیە ساڵا سێمین ئاکو من تێدا بەشداری کری بخۆژی فستیڤال لەسەر ناوێ یەلمازگۆنایی هاتیە ئاواکردن و لەسەر ناوێ ویژی هات پێشکەشکردن واتە لە ڕۆژە لە دایک بوو ناویدە و درۆژە کۆچکردن ناویدە ئەو بخۆیدی ڕەنگەکە کو جارەکە دێن بێژم دەست پێکە کە کو بەلکی فیلمێن ترکیژی وەرن شبەرکویدی فستیڤال وێ بدۆمینە وکو فستیڤالە ینی مەسەلا فیلمن نە مەسەلا سیاست و پۆلەتیکێت تێدە لێ تزانیژی سیاست و پۆلۆتیک چه هەر دەرێ کارێ خۆل هەر دەرێ دەول هەرجی دەکە بهێڤینە وەرن بلا فیلم وەرن ji هەر دەرێ بلا وەرن
وەکی ئەم دەبینین مەسەرەن زانی بخۆ چییە چی مشکلەیە چه ئاریشە چنە ئەسان دەبینین فارس بەشداریە ئەس باوەڕکەم فیلمێن فارسی بەشداریە فستیڤالە سلێمانی و بەشداری فستیڤالە دۆکی دکات بەڵێ ڕاست نەوەیە عەرەبژی دکات ڕاست بەس تورک چمان ناکەن ئایا ئەوی ناو دەوڵەتێ تورکایە وەکی دەوڵەت ڕێبەوان نادات ئان ئەوی دەربە بۆچی بەشدار نابن ئان احتمالە بەشدار بن لە فستیڤالێ دهۆک و سلێمانی بەس نزانم من ئەو نزانم مامۆساز بەهوەرم مەسەلا زمان دیسا لەڤەردەژی ئاریشەکە مەزن بێ بەلکی ژی ناوێ فستیڤالێژی دیسال وەردە ئەوژی ئاریشەک بێ ئەف هەردوو هەنا بەلکیشی ساڵا چارەمین دەبڕاستی ئەو دەرفەت چێ ببێ فیلمێن ترکی وەرن ئەوژی بەلکی گۆر پێناس و شونا ساوێ فستیڤالێک و چقاسی ناوێ خۆ مەزن بکە هەوقاسی ئەس بەهوەرم زێدەتر ناوێن یانجی فیلمێن جۆر بجۆر ئێن دەرڤە بێن و کارێ خۆ بکن بابەت ژیلابی ئەی بێژین ڕێڤەبەریە فستیڤال زۆری وانی کوردستانی بڵێ ڕۆژاوا بین ئان بگشتی بین ڕێڤەبەریا فستیڤالێ پرانی خەڵکێمەی ڕۆژ ئاوا بوون ئەرێ پرانی ji باشوور ئەس تێدا هەبووم و خانمان نەشمیل تێدا هەبوو کول وردە مەوەک پێشکەشکاری کار دکرد ناو فستیڤالێدا وەک دیدی هەموو کورمانج بوون و هەموو خەڵکێمەی ڕۆژ ئاوا بوون ئەوجی جێخۆشیە ئەی کەسێن کوردستانی بێژین ڕۆژاوا لە ڕۆژاوا هاتبین بەشداری فستیڤالی بن چونکی ئەبە سنیر و پاسپۆرت و وانشتا مشکلەیە ئاریچەکی مەزنە ji ber ku bi rastî xelkê me ê roj ava gelek li Almanya hene beşdariya wan xelkan festîval germ kiribû û ez karim bêjim rast û rast ji roj ava xelkekî wiha nehatibû ku ji wir were ji ber ku tu zanî mesela ئەvê پاسپۆرت و mesela maddiyet mamosal wirdeş dayekit bê maddiyet û aboriya festîvalê ne wê astê de bûye ku karbê mêvanên xwe ji her derî rakêşe dizanî hirgava ku mêvan bê mêvanên te ê ku destnîşankirî û tu wan bînî ev wê bê destpêkeke giran li ser festîvalê heger festîval di qonaxeke mezin ئابووری دە نەبێ ینی چونکی فستیڤال ژی vê destpêka xwe de di mesela aborî de ez karim bêjim ne hewqasî pêş bûye belkû li nalînê de bûye li dîsa jî festîval hatiye avakirin û hatiye bi rêvebirin mesela aborî ji bo rêvebirina filmsazî û avakirina festîvalê bi rastî mijareke li ciyê xwe de ye ku çendîn program li ser bêne avakirin ji bo ku dewlemendên me bazirganên me siyasetmedarên me destê filmsaza bigirin û mesela pîşesaziya film bibin pêş yanî bikin meseleke aborî mezin û destê van kesa bigirin hem ê filma çê dikin hem berhemhênera hem derhênera hem mesela ê ekter û tevaya teknîkên ku nav sînemayê de ji dayê kitibin em bînin em li vê rewşê deyne ku ev kesên ku di aboriyeke mezin deyne nebûyne pişteke mezin ji bo pîşesaziya filmsaziyê li nav Kurda de û ji min baştir zanî pîşesaziya film îro di cîhanê de her welatekî ku li filmsaziyê de li pîşesaziya film delpaş bê wate li jiyanê delpaş e û her kesek yani her welatek jî li pîşesaziya film de li pêş bê û ji xwe bir li cîhanê jî de li pêş e êçe kengê wê destê hunermendan bigirin û filmsazan bigirin û kengê
پێواژۆیە سینەمای وێ چە قۆناغەکە دەوڵەمەندە ئەو دمینێک و ئیدی مرۆڤ سەر باخبێ و سەر دیالۆگێ بکە و جوینێن خۆ بکەوی چاغی ئەس باوەرم و فستیڤالێن مەزنتر وێ بێنە ئاواکردن وی چاخێز باوەرم فیلمێن باشتر ژیوێ ئێنە ئاواکردن و دەنگێن مەزن ژیوێ ئێنە ئاواکردن و چاخێز باوەرم دیرۆکا کوردینی وێ زووتر شوناسا خۆ بدە ناسکردن و وێ خۆ بدە بەیانکردن و ئیسبات بکە و ملەتێک کورژی ملەتەکە هەیە ینی زارۆکێکی مەدە بگری حتا مەزنەکی مە هەر یەکێژمە بە هەزاران چیرۆک لە پشتی مەدە هەیە هەگەر ئەس ژ خۆدە دەست پێ بکەم یەک سالیان بدە حتا ئیرۆک و ئەسجان دەکەم هەزاران چیرۆک هەر چیرۆکێکی ژوان بگری فیلمەکە ژیانەکە بێ ئاواکردن و بێ پێشکەشکردن و بێ نیشاندان و بڕاستیژی جیهان لمە بنێڕێ و جیهان بمەڕە نەبەس بگری بەلکو بکەوە قۆناغێن تعلیێن دەرونێدا بەدەنا خۆدا هاوار بکە ژمارە لێ مەخابن هونەرمەندێمە دەستانگەن ئابووریامەنینە دەستێمە نایەگرتن سیاسەتفان و سیاسەتێ دکن و ئێک و ئابووریا وڵات دەستێوان دێ و ئێک و دەوڵەمەندن و جیهانە ئابووری دەستێوان دێ دەستێوان کەسان ناگرن یانژی هەرکو بڕاستیژی دیتن هونەرمەندێکی ڕاستەقین هونەرمەندێکی کو خەما وڵاتی خۆتخە و خەما چاندا خۆتخوا خەما کوردینیت سەرێوی دەهەیە ئیدی تەدی ئەف مرۆڤ وێ بنچافکردن و ئێ ڕاگرتن دوێ قۆناغێ دەکو هەگەر هاریکاریەکژی هەبێ ئەو هاریکاریە ئیدی وێل سەر ڕوان کەسان ڕاوەستینە ینی لەورە ئەم وەک گەلێ کورد دوێ قۆناغێدام دنالینەکە مەزن دەینە چونکی ئابووریامە نینە ئەم مەسەلا فلم سازیە گرێدای ئابووریە ینی یەک ژ پێواژۆین فلم سازی ئەوەت بێژە هەکە مەلیۆنێک دۆلاری تە نەبێ دەست ji بۆ فلمان نەبە ئەف یەک جوان نێڕینایەک و زێدەیە فلم سازان vê gotinê bikartînin yani heger ev gotin tenê bikaranîn jî bê hîn tiştekî dide diyarkirin û beyankirin abûriyeke mezin ji bo film lazim erê dizanî heval me to ev muşkîle çi ne yani em dibî bixwe filmsazê me ya Kurd bixwe hewlên filmê me wisa çêbikên biçîte bazarê filmsaziya cîhanî yani biçête hemî dinyayê li holên wan bête nîşandan û pare li wir peyda bikat bête nav xwe û berdewamiya be pîşesazî filmsaziya Kurdî bide yani ev muşkîle ye heke ev arîşekî gelek mezin e heke em hem her hêvî bîn hikûmetê Kurdî başûr an hizbek an kesek li Rojava li Bakur ew arîkariya me bikin û filmê me çêbît ew tişteke ha hebû ha nebû ha pare hene ha nîne ha didat ha wela didat dibî behsê wan bikey behsê filan serokî bikey behsê filan serokî bikey yani ewane dibine arîşekî gelek mezîn li berdem pêşkeftina filmsaziya Kurdî înca ev festivala Kobanî li Berlîn hate çêkirin li Berlîn neweya li bajarê Bochum aha Bochum erê li bajarê Bochum li Almanya hate kirin û ev hemî Rojava û filmsazên Rojava û hemî Kurdistanê li wêrê bûn çawa xemî vê mesele xwar ke filmên Kurdî wisa lê bikin bigate cîhan li bazarê filmsaziya cîhan ئێستا من یەک دوو فیلمێ دیتیە لە کۆبانی و لە ڕۆژاوا چێکردنە و تە دزانی دۆفاوان فیلمە لە گەلک فستیڤالێک جیهانیژی بەشدار بووینە فستیڤالێن باش و احتمالە لە گەلک هۆڵێت وان وڵاتە هاتبی نیشاندانژی وان چەوە ئەڤە دیتن یعنی فیلمسازێ ڕۆژاوا مامۆستا ji bîr neke filmên ên têne çêkirin û hunermendê kar li ser van filma dikin di rengin rengek jî bi part û siyasetên ku destnîşan kirîn bi wan partan rekar dikin ew êdî
هەر هونەرمەندێکی ژوان کەسان فلمسازێکی گرێدایی پارتەکەیە و کارێ خوبوان پارتان ڕەدەکە ئولگۆر سەرێوان پارتان فیلمێن خوا ئاوا دکەوتچێت کەوت گەهینە قۆناغا پێشکەشکردنی و گەهینە فستیڤالان ئەم ئەف قۆناغەکە قۆناغا دەدوێ هونەرمەندێن دینە یانژی فلمسازێن دینەیەک و فلمان جارێک دی بکەدا خۆ بخەباتێ خۆ و بەهێزا خۆ ئاواتکن ولڤی ئالیوی ئالیدا هەگەر سپۆنسەرێکی بگرن فیلمێن خۆ ئاوا بگن و بگەهینە قۆناغا پێشکەشکردنێ ئادی تێ سەر مەسەلا فستیڤالێ کە کۆشبیر نەکە فستیڤالژی عینەن قۆناغە هەر فستیڤالێکێ گرێدای پارت و حزبەکەیە فستیڤالێن سەر بخۆژی ئالێکی دیدنە ئێجا ئەز نکارم بێژم ئەف فستیڤال ئاکیژان حزبێ ئەف ئاکیژان پارتێ و ئەڤژی بکیژان تەرەفی ڕەکار دکە و کیژانژی سەر بخۆیش بەرک و ئەو کارن بخۆ بڕیار بدن لێ دیسانژی ئەز بێژم مەسەلا فلمسازیە هەگەر ئەزوت خۆ بخۆ بکن میناک چیرۆکێن مەهەنا و کارێن ئامادەکردنی هەنا نەبەس من و دۆست و هەڤالێ من چەندانی دیک و ئەزناز دکم وەک نویسەکێ حاضر کرینە ئامادە کرینە لێن نکارن بگەهینە قۆناغا پێشکەشکردنێش بەرک و ئەف مرۆڤ دەستەنگن یعنی نکارن ئێدی ئاوا بکن تێ چ بکی ئەوروپا تبێ فیلمەکی چێ بکی چوینە تەش باژارێکی بۆ باژارێکی 100 ئۆرۆ بسەرڤەیە مایناتە لە باژارێکی ji بۆ ڕۆڵبینینەکەتە یان ژیش بۆ کارێکی فلمسازیاتە خوازێتە بکەی دیسان بسەدان ئۆرۆیە ئەفژی زەحمەتیەکە هەموو دەرهێنەرێک نکارێ بکە ینی گەلک فلم بڤی ڕەنگی تێن چێکردن هەتا کارە بن جێ خۆ بگرن لێ ڕاستیژی هێز و وزەیەکە زێدە ئەنێرژیەکە زێدە مەچە حتام کارە بن فیلمەکی ئاوا بکەن لێ هەگەر دیسە ئەس بێژم مەسەلەک و پشتەوانی بێکردن و دەستێ هونەرمەندان بێگرتن ئەزانم کو بسەدان و بحەزاران فیلم کو وێ منافسا فیلمێن جیهانێ بکن وێ بێنە ئاواکردن چونکی مرۆڤێک کورد مرۆڤێکی ژیرە مرۆڤێکی هشیارە خۆدان چاندە خۆدان دیرۆکە خۆدان فەلسەفەیە خۆدان فکرە و مرۆڤێک کورد مرۆڤێکی زیرەک و هشیارە لەورە دچێکردە هەر ئالێکی ژیانێ دەکو دەستێ خۆژێرە بە بەکارێ ئاوا بکە لێ دیساشی ئەمکارن بێژن دبە دەستێمە بێگرت باش لە ڕۆژاوا بزاوێکی فیلمسازی هەنە هەندێک شولکردنە لە کۆبانی وەکی ئەس باوەڕکەم هەڤاڵ دیار حسۆ لوێرێ و لەگەڵ هەندێک هەواڵێ دن ئەرسین چەلیک و ئەس باوەڕکەم هەندێکی دن شێرۆ هەندی نزانم چی لوان پرۆژەک چێکردینە بۆ چێکردنە فیلما هیچ زانیاریەک هەبی لەسەر وان لوێرێ لە ناو فستیڤاڵی هیچ بەحسی ئەم پرۆژە کردن هیچ هەنگاوێک هەنە هەنگاوێت وان چاوانە هیچ تشتێک زانیاری لەسەروان دەفتە مامۆستاژ سەروان کەسان پێزانینێ من نینە بەس ئەزانم کو لە ڕۆژ ئاوا مەسەلا پرۆژە فیلمسازیە کار لەسەر هاتیەکردن کار لەسەر هاتیەکردن مەسەلا نوژەنکردنە موزیک و کللتورێ یانژی دیرۆکە کوردینی ناوان موزیکێدا خەباتێکی مەزن ژێڕە تێکردن لێ دیسانجی مشتەرە دەست نیشان کرد مگۆ هەر فستیڤالێکی گرێدای پارت و دەستهەلاتێکی لەورە ئەف مەسەلە تێکەلی یەک نابن هەنێک فستیڤال هەنێک فیلمان بخۆ دەگرن هەنێکان بخۆ ناگرن هەنێک فیلم دشینن هەنێک ناشینن مخابنی و اشترفن جدا جدا ئەگەر فیلم نەهاتبن و نەگەهابن فستیڤالێ ئەڤە جێ دڵتەنگیە جێ خەمساریە بڕاستی چونکی مەسەلا سینەما و مەسەلا فستیڤالێن سینەمایی دەرفەتەکە و دەریڤەکریە
فیلمساز ji tevaya parçên Kurdistanê bi bê cidayî filmên xwe bişînin nav festîvala êce her festîvalek bêkirin. Heya min ji wan heye gelek jî ku filmên xwe dişînin ji festîvalên ku part û hizbanin bi rengekî hêja pêşwaziya wan nayekirin yan jî rê nadin ku beşdarî prosa pêşbirkê bikin, منافسه بکن li festîvalan û haya min jê heye ku ev film di astên cîhanî de bi sedan xelat jî birîne lê mixabinî ve belkî jî êdî evel nav tevaya festîvalên Kurdî de ev arîşe ev xemsarî heye çunkî siyasetê dest avêtiye nav festîvalên sînemayê jî de. Lewra ez bihêvîma festîvalên me ên ku serbixwe zêdetir bêne avakirin wek ê ku girêdayê hezb û part û desthelatan bin. Ên serbixwe karin bê cidayî kar bikin, karin rengekî nû, dengekî nû, fikrekî nû nîşanî me bikin. Lê ê ku girêdayê part û hezb û desthelatan bin ew êdî karin li gor wan sîstema xwe nimayiş û xwe bidin diyarkirin. برامەتەوە ئەم تشتێکی بێژین خۆ حزبێن کوردی هەمێ حزبێنی چ باشوور بیت چی ڕۆژاوا بیت و ڕۆژهەڵات بیت باکوور بیت کوڕێن منە ئەو دەرامەتێک دەبوان هەنە هیچ منەتی تێدا نینە یعنی هەکە بدەنە فیلمسازێمە بدەنە ئەدیبێمە بۆ چاپکردنە کتێبە چاپ چێکردنە فیلم یعنی واجبە وانە بدەن بەس ئاریشە لێرە چینە هەکە دەست بخەنە نافشولێت فیلمسازی نافیلمە بێژن دەبیت ئەف فیلمە بەحسێ مە بکات بەحسێ عەشیرەتێ من بکات بەحسێ ماڵباتێ من ئەبە مشکیلەیە ئەبە مشکلێکی مەزنە و هەکە فیلمسازی ئەوی قەبیل کات ئەوە ئیتر گەلک یعنی لە نەزانینە یعنی نابی دووسابیت بەس هەکە بدەن با بدەن قەیچێکە یعنی ئەم بینیە فیلمسازێمە هەیە لە باشوور وان حزبا پارە دستینیت بەس فیلمێ باش چێت کات ڕاست هەنە یعنی من نابێ وان بینم بەستە دزانیت و گەلک جەماعەتێ مەژی دزانن و من ڕێزێ تایبەتێ خۆ هەنە بۆ وان کەسە یعنی دستینیت لە حزبا پارە دستینیت ئان لە مەسئولێکی پارە دستینیت بەس دێت فیلمەک چێ دکات بەشداریە فیستیڤاڵێ جیهانی دکات سەر ئاستی عالەمی و هێڤیا دەدات یعنی بخۆ فیلمە خۆ توانایە دوی فیلمسازی هێڤێکی گەلک مەزنە بۆمەیە یعنی ئەس شانازی بوی دکەم ئەو فرسەتە ئستیغلال کردیە بۆ چێکردنە فیلمە باش بۆ ئەوانی دنجی ناکەن باوانی دنجی بکەن مامۆستا ئەفجێ دەستخۆشیەیە گاوا پارت و حزبك بێ دەستێ هونەرمەندێکی بگرێ و هونەرمەند کارە بێ فیلمەکی هێژا ئاوا بکە ئەو جێ دەستخۆشیە خەما مەژی ئەوام دەبێن بلا بکن نەبلا تەنە جوان کە ساڕە بکن ئێکو جوان ڕەکار دکن بەلکو بلاش تەڤایە ڕە بکن چونکی تالیجار فیلمەکی کوردی فیلمێ هەموو کوردەکیە وەیە ئەوە حەقیقەتە لەورە ئەڤە واجبە ینی ئەرکە کو هەموو حەزب و پارت بێ جدایی دەستێمە بگرنێ هونەرمەندا بگرنێ فیلم سازا بگرن چونکی هونەر کارێتە ئاوا بکە ئیرۆ شەڕێ جیهانە دڕیا هونەرڕە تێن کردن ینی هەگەر ببینی ناوبەرە شەڕێ ئۆکرانیا و رووسیادا ئەف شەڕێک و هاتی کردن ئۆکرانیا بڕیارە کودایل دژیوان ئەو بۆکو چاند و فەلسەفە و ڕۆمان نەویس و دیرۆگە ڕووسی قەدەغە کرد ناوا وڵاتی خۆدا ینی شەڕێ خۆ بچی کرد بە ئەدەب کرد بەس نێرینێ جودا گەلک هەنە لەسەر وان مەسەلە بچاند و دیرۆ کرد واتە چاند و دیرۆکژی کارێ شەڕ بکە دناوا هەموو قۆناغەکێ دەکارێتە ئاوا بکە مەقسەدێ من ژڤەیەکیە چاندژی کارێ خۆ دکە هونەرژی کارێ خۆ دکە ئالێکی دی پۆلەتیکژی کارێ خۆ دکە ئالێکی دی ئۆل کارێ خۆ دکە ئالێکی دی ئایدۆلۆژی ئەفنە هەموو کۆمت بن دناوا مەسەلا پێشڤە برنێدا مەسەلا فلم سازیە گرێدایی هەمویانە چونکی هەمویان لە خۆ دەکۆم دکە
من ئەژی لەگەڵ تەمە هاوڕاتم بەس تشتێکی هەنا دەسەڵاتێم کوردی یعنی هەکە حکوومەت هەبیت مەسەن ڕۆژاوا حکوومەتەکەنە ئیتر حەزب بیدی چەند حەزێک بی چەوە بۆ چاوابیت لە باشوورژی حکوومەتەکەنە ئەوە حکوومەتی کوردینە وان حکوومەتە با بهێن پرۆژەیەک چێ بکەن بۆ فیلمسازە هەتا ئەو دەمی فیلمسازی کوردی لەسەر پێوە خۆر ڕادگریت و فیلمێ خۆ چێ دکات لەسەر ئاستێ جیهانی و بازار بۆ خۆ پەیدا بکات نا بەردەوام پارە بدات و وان فێرا تەمبەلی بکات یعنی بۆ نمونە ئەم لە ئەمریکا ساڵی 2010-2012 دەما ئابوووریە ئەمریکا داتەپی گەلک کەمپەنی هاتنە دابەزین یعنی هەر کەمپەنی تەفلیش بین فەلیشاندن نەمان ئیتر گەلک خەڵکێ دن بێ ئیشمان و گەلک ژنومێر جودا بین و گەلک ئاریشەکی گەلک مەزن بی ئۆباما وەختی هاتە سەر حکومە بە پشتی بۆشێ کورد ئۆباما هاتە سەر حکوم بەری خۆ دەستێدایە چی شەریکەک هی سیارە کەمپەنیەکی ماشێن ئۆتۆمۆبیل بێژین نازانم GMC بیا کرایسلەر بێز باوەڕکەم کرایسلەر بی خەریک بوو ئەوژی تەفلیش دەبوو هەسا پارەدایەوان بۆیە نەهێڵە تەفلیش بی گوت ئەڤە ئایدنەتی هەویە شوناسێت ئەمریکایە نابیت و پارە حازر کردبی بۆ پرۆژەی سینەمای ئەمریکا یعنی تەتزانی سینەما لە ئەمریکا بازارە ئەو پارە پەیدا دکا و بێژین باج دەداتە حکوومەتی ڕاست یعنی قەت پارە لە حکوومەت نەستاندیە بەس چیبی لەو کاتە ئۆباما خۆ حازر کرد پارە بۆوانژی بدات هەکەوانژی بێنە تەفلیژون یعنی نەهێش ئجا ئەvە چییە یعنی ئەبێ ئەو دەمی حکوومەت پشتێت فیلم سازا کوردیە پشتی کەمپەنیەن کوردی بگریت بۆی سەرپیا خۆر بۆستن و بازار بۆ خۆ چێ بکەن نە هەمی گاوا بدات وانژی تەمبەل بکەن وەڵاوە کێسە لە باشوور گەلک جارە باسی هەندێک فیلمساز دەبینین ئەوری ئەو دەمی پارە هەبی فیلم چێ دکردن ئێستا نوکە چێ ناکەن بۆ دووەڵا پارە نینە پارە چی بەنینە یعنی حکومەت نادا ئێکاکە تاکە فلیمە تا و دەمی پارە دانەتە هەکەتە متمانە بۆ خۆت چێ کردبا کرێدت بۆ خۆت چێ کردبا لەسەر ئاستێ جیهانی ئەو دەمی بازار فیلمێ بازار بۆ خۆت چێ دکریت لە هەمی جیهانە بەسوان نەکرینە اینجا قەزنا من ئەو بی یعنی ڕۆژاوا وەکی ڕۆژاوا خۆ دەبێژم نەکفستە بە هیچ پرۆژێکی وسا هەنە کە بهێڵن ئەو پرۆژە لەسەر پێیا خۆ ڕابگریت و فیلم بۆ خۆ چێ بکات و فیلم سەر ئاستێ جیهانی مامۆستا لە ڕۆژئاوا فیلمێن باش هاتینە چێکردن ئەم ژبیر نەکەن ڕۆژئاوا خەباتێکە مەزن کردێت چت ئالیا هەر ئالی دە جێ خۆت گرتینە ینی کارێ خۆتکن و حتا ئیرۆژی ڕەنگەن جدا جدا کارێ خۆتکن لێ ئەبراستی ئەس نکارم بێژم پرۆژەکە وەها چونکی ئەس بخۆل ناو ڕۆژئاوادا ناژین بەڵکو ئامن ئەس کەتی من ناف پرۆژەکە و گرێدایی ڕۆژئاوایە ئەس نەگەهایمە ورک و ئەس ببینم ئەس نەوە بێم بەحساور بکەم چونکیش بۆ من تشتێکی نەی جوانە هەگەر من تشتێک نەدیت بێ ئەس بەحس بکەم سەداسەد ژوی تشتی دوورم لەورا ئەس نکارم بڕیارە لەسەر بدم لێ ئەزانم و فیلمێن باش هاتینە چێکردن لور و شاندینە ناوا فستیڤالان خانمەکەمە هەبوو خاتوو بەفرین ئەوێ فیلمەک چێکرد بوو من جارێکی وەک دۆبلاش من کار پێڕەشیە کرد فیلمێ خۆمەوەتە من بدەنگ تێدە بەشداری کرد فیلمێواندا ئەزانم ئەو فیلم شاندینەش بۆ فستیڤالە و فیلم ji ser şoreşê Rojava û Şengal û qonaxa dawî bûye hatiye çêkirin. Ez zanim pêngavên baş li Rojava tên avêtin.
لێ ئەس نزانم سەدا سەد گەلۆ پرۆژێن وان بڤی ڕەنگی هەنە گەلۆ ڕۆژ ئاوا سازیەک ئاوا کریە سەدی سەد ئەف سازی پشتەوانیا هونەرمەندا بکە و دەستێوان بگرێت چونکی ئەزانم دیسانجی هونەرمەندێن مەهینە ڕۆژ ئاوال درەوشە ئابووریدا بوێ ئاستێ برێڤە ناچن و لە گۆر خواستێن خوا فیلمێن خواان کارێ درامای بەئافرین و بکەن چونکە زانم دیسان مەسەلا ئابووری ورژیدا هەیە لێ ئەس نزانم تا چه ئاستەیە گەلۆ ئەجر ئەو مژارە ئابووریە ئەس باوەرم لە هەموو پارچێن کوردستانێ و لە ئەوروپاژی ئەفتشت هەیە بەلکیشی سوج ئەمە بخۆبن چونکی من نکاریە ئەم خۆ ئاوا بکەن ینی ئەوژی قۆناغە کە هەگەرما خۆ ئاوا کردبا بەلکی ویچاغی گاواتت بی ناف ئیدی پارت و دەست هەلاژی بێن دەستێتە بگرن بە هەر حال بەلکی کێماسیامە بێ بەلکی کێماسیاوانژی بێ و تالیجار کێماسی ناتەنێ ئامە نەتەنێ ئاوانە بەلکو ئەسکارم بێژم هەردوو ئالینەش ئەمت خوازن ئەف کێماسیا کوتناڤبەرە هەردوو ئالیا دێ تەمام ببێەوە تا تەرەفگرێن سیاسی و تەرەفگرێن و هوەری تێکەلێکێ پەیدا بکەن یانجی تەرەفگرێن مرۆڤێن کو ئیرۆ ئابووریەکە مەسندەینە تێکەلی ناف وی کاری ببن یانجی وێ پیشەسازیە ببن چونکی ڤرژی دە دیسا مرۆڤکارێ بێژێ بفلمەکی هێژا تکاری ملیۆنان دۆلار و ئۆرۆ کۆم بکی چونکی پیشەسازیە ئەوژی ئابووریە ئێرۆ فیلمەک سینەمایە تێ نیشاندان 10 یۆرۆ 15 یۆرۆیەتە چی فیلمەکی ببینی فیلمەکی دی هەیە بە 8 یۆرۆ 7 یۆرۆ 9 یۆرۆ 5 یۆرۆ هەر فیلمەکی و وەک نێڕینە خۆیان هەر سینەمایەکێشی هەڤڵمەتۆ من نابێت تەقەتکەم لەسەر بەحسێ خۆتە باسێتە ئەوی حاضر کریە لەسەر کۆبانی لەسەر فستیڤالە تشت مایە ئانە مامۆستا فستیڤال ئەسکارم بێژم تشتێ حکوومەت دیتی وەرگرتنە فیلما بوو مەعانی زمان فیلمێن کو هاتینە فستیڤالێ و سەرڤەی 15 فیلمان چوینە ئەسکارم بێژم نا فستیڤالێ ji bo pêşbirkê yan jî minafesa ji bo bidestsanîna xelatan ê kûmayî ez karim bêjim rêveberiya festîvalê karê xwe wek keda xwe û ê ku kirîn hemû bixwebexşî bûye her ji min de heta aliyê serî her kesekî bixwebexş واتە بێ دەرەنجامێکی مادی مە بەشداری دوێ فستیڤالێ دەکریە ji هەر ئالiyekî فستیڤالێ tu bigirî kesên ku festîval bi rêve birîn hemû xwebex bûyne ev aliyek bûye aliyê dî mesela sponsera bûye festîval tenê bi sponserekî û دەستگیرێکی دی و هاتیە نمایشە خۆ کردە ئەو ژی کۆمپانیایە ڤانیانجی ئاشەرابا کۆبانێ بووە ژبەر و فستیڤال بوردە بووە ئەوانجی هاتیە وەک نمایشەکێ وەک خۆنیشاندانێکێ پێشیا فستیڤالێ خۆنیشانداینە شەراب وەک دیاری یانجی داینە میهوانان شەراب پێشکەشی میهوانان کرینە لە دەستپێکا ڤەکردنا فستیڤالێ و دەما کو پشوو ئەن ئیسراحەتێک بینەر وەردەکرد لە ناوبەرا فیلماندا تەنێ ئەف هەردوو ئالیە سپۆنسەری هەبووینە کو ناوە فستیڤالێدا وەک دی دەستێکی وە هەم مەزن لە پشت فستیڤالێدا نەبووە لێ فستیڤال بڕەنگێکی هێژا بڕەنگێکی باش بڕێوە چوو و جێخۆگرت و بڕەنگێکی سەرکەفتی بوو عادی ئەتێ سەر نمایشکردنا فیلمان فیلمێن کو هاتن پیشاندان و پێشکەشکردن پشتی وێ جوین و ڕۆنشتن و گەنگەشە ji ser wan filman dihate gêran ew jî direya
فلمساز و نویسکاران ڕە دەرهێنەران ڕە کو جوینێک دەگێڕان گەنگەشەک دەست پێتکردن ئێدی نێڕینێن خۆش سەر فلم ji سەر هەر ئالێن فلم ئالێن تەکنیکیدا وەک سیناریۆ وەک کامێرا و دەنگ و ڕنگ و گۆشنک و فلم پێهاتی وەرگرتن و پێک هاتین سینەمایی هەموو بەرچاو دکردن و سەرداخبین پاشیژی ئێدی ئەمکارن بێژن دەستپێکێک هەبوو دناوا بینەرێن فلمان و وان مامۆستایان یان وان دەرهێنەران و نویسکاران ئێکو گەنگە شش سەر فلمان دەست پێ دەکرێن ئەوان ژی نێڕینێ خۆ نیشان ددان قۆناغا پاشتر دیسان فلمان دەست پێ دەکرد و بووی ڕەوشێ هەتاکو فستیڤال گەهشت تەمام بوونێ تزانیژی مەسەلەن ڕێبەبرنا فستیڤالێ کارن جۆر بجۆرژی تێنکردن وەک لەیستۆکەکە بچووک یانژی شانۆگەریەکە بچووک و دلێ مرۆڤان خۆش ببێ وەک مەسەلا هونەر و موزیک و ئەڤەژی تێن پێشکەشکردن ji بۆ دڵخۆشکردنا بینەر و ڕەنگن جدا جداش بۆکو فستیڤال نەبیە ئەجێوەیەکێک و بینەر ئیدی هەست بکێ ماسیەکێ بکە ئەو ڕەنگژی هەبوون تالیجارت مینە سەر وەیەکێک و چقاس فلمان خەلات بریە هەگەر hûn بخوازن ئەسکارم ئیدی وان فلمان بناف بکەم ئێک و خەلات برین و سەرەوەی ساخت بکە باشترە دبێژم باسێ وان فیلما بکە خەلات بریە ئەو ژی باشترە با بزانین سەرچاوە من باخۆ نویسینە بەتە خۆش ساڵیت کاکمە تۆ من گوت با بکرمانجی باغبین ئەوە گەلێک هەواڵێت ما بکرمانجی لێرە زەحفن زەحفن مالە خودیابە جاز تخوازی ژبەرکم بەر بەتالیە دچن دەتخوازی مێکن سۆرانی پێم وایە باشترە با تۆزێک گویان لە سۆرانی بێ باشە با سۆرانی بێ ئەو فیلمانەی بەڕاستی کە خەڵاتیان بردووە چەند فیلمێک بوون مامۆستا وە نۆ خەڵات ئەوە بۆ خۆشی بێ بۆیە بە کرمانجی قسەمان کردە تا کرمانجەکانمانێنا بادینیمانێنا بەشداری بکەنی جایسایکەینە سۆرانی ئەوە تەکنیکی ڕاکێشانی بینەرەکانە خۆشەویستیمانە بۆیان ئازیزم بژیت مامۆستا بژیت هەر هەبیت هەوڕێی خۆشەویستم نۆ خەڵات لە فستیڤالەکە پێشکەشکرا خەڵاتی باشترین فیلم کە ئەمە لەبەرەوەی کە دەرهێنەرەکەی زۆر گەنج بووە هەروایان ناونا کە باشترین فیلمی گەنجانیان ناونا بۆ نێرگزی 5 بوو کە خەڵاتی برد خەڵاتی باشترین فیلم نێرگزی 5 ئەم فیلمە لە ڕۆژهەڵاتەوە هاتبوو لە ڕۆژهەڵاتەوە هاتبوو ئەم بەڕێزە دوجار دیاریەکەی خۆی پێشکەش بە گیانی ژینا کرد بەڕاستی ئەوە بۆ خۆی جوانیەکی زۆر گەورە بوو کە ئەم دەرهێنەرە دوای ئەوەی کەم خەڵاتەی پێ بگات و پێشکەشی کرد بە گیانی گەشمەردە خات و ژینا ڕۆحی شاد و لە خودایەتیا بێت ئەمە یەکێک بوو لەو خەڵاتانەی کە ئەم فیلمە بردی کاک سەرکەوتنێکدار خاوەنی فیلمەکە و دەرهێنەری فیلمەکە بوو خەڵاتی باشترین فیلمی دیکۆمنتاری درا ئەویش فیلمی کورد لە میسر کە هی خاتونێک بوو پێم وابێ دەرهێنەر ژی کەمال بەدەستی هێنا خەڵاتی باشترین فیلمی ئەنیمەیشن بۆ فیلمی شەو نایت کە هی دەرهێنەر ئەحمەد ساڵح بوو ئەو خەڵاتەکەی برد
خەڵاتێکی تر بۆ باشترین دەرهێنەر بوو کە فیلمی کەرەنتینە وەریگرت، ئەویشی دەرهێنەر محەممەد ڕەزا ئەردەڵان بوو کە ئەویش هەرهی ڕۆژهەڵات بوو. خەڵاتی باشترین سیناریۆ کە فیلمێکی تر بوو لەوانە فیلمی پەڵە هی دەرهێنەر شۆڕش وەکیلی بوو، ئەویش هەرهی ڕۆژهەڵات بوو و ڕۆژهەڵات بەڕاستی دەستێکی باشیان هەبوو لە بردنەوەی خەڵاتە لە ناو ئەم فستیڤاڵەیە. خەڵاتی باشترین ئەکتەر درا بە سەعید درایف بۆ فیلمی چارتەر کە ئەم فیلمە بەڕاستی فیلمێکی ناوازە بوو و من ئەو فیلمە کە بینیم پێم وابوو کە ئەم فیلمە شۆڕشێکی نوێ بوو لە دنیای عەرەبی و لە دنیای ئیسلامیە. ئەم فیلمە کردی شۆڕشێک بوو کە لە دژی کللتور دابوو نەریتی عەرەبی و لە دژی شەریعەی ئیسلامی بوو. ئەویش ئەوەیە کە فیلمەکە لەسەر مارەبەجاش بوو. بەڕاستی فیلمێکی ناوازە بوو. ئەو فیلمە من ئێستاش ناوی ئەنێم شۆڕشێکی گەورە بوو لە دنیای عەرەب و لە دنیای ئیسلامیە کە چۆن مرۆڤێک خێزانەکەی خۆی ببوورە تەندروست باش بی بژیت کە چۆن ئەو فیلمە باس لەوە کە مرۆڤێک دوجار ئەوەی کەژنەکەی تەلاق ئەیات و ئەیبات بەدەستی خۆی ئەیباتە لای کەسێکی تر و مارە بەجاشی پێ ئەکات و ئیتر ئەم ژنەی خۆی پێشکەش بە کەسێکی ترەکە. ئەم چیرۆکی فیلمەکە بەو جۆرێ بەڵام فیلمێکی زۆر ناوازە بوو. فیلمێکی زۆر ناوازە بوو. ئەگەر من لە لیژنەی دادوەریە بوومایە خەڵاتی باشترین دەرهێنەرم ئەیا بەو فیلمە، بەڵام من لە لیژنەی دادوەریە نەبووم چونکە ئەم فیلمە زۆر ناوازە بوو بۆ منەوە بە تێڕوانینی من. ئیتر برادرانی لیژنەی دادوەری ئەوان بڕیاریان ناو بڕیار لای ئەوان بۆ، بەڵام دوجار باشترین ئەکتەر کە سەعید درایف بۆ ئەکتەرێکی تازێ و لە دنیای عەرەبی و ئەوانەیە کە تازە هاتوتە ناو دنیاکەوە پێم وایە کە ئەکتەرێکی زۆر باش بوو و هەر ئەو کچەی کە لە بەرامبەر ئەم کوڕەشە ڕۆڵی ئەگێڕا ئەگەر دیسانەوە من لە لیژنەی دادوەریە بوومایە خەڵاتی باشترین ئەکتەری ناو فیلمەکەم ئایا بە کچەکە کە لە بەرامبەر ئەمە ڕۆڵی بینیوە. ئەوە دیسان تێڕوانی منە. فیلمەکە عەرەبی بوو بەڵێ. چی وڵاتێکەوە بوو؟ بڕوا بکەی ئەبێ سەیری بکەمەوە. وابێت لە مۆرۆکۆ هاتبوو. مۆرۆکۆ و جەزائیر فیلمی باشیانێ. فیلمەکە زۆر زۆر تایبەت بوو. فیلمی چارتەر ناوی وڵاتەکە نییە. احتمالیش ئەمازیغ بوو من چونکە ئەمازیغەکانی جەزائیر و مەراکۆ فیلمی زۆر جوان و دانسقیان هەیە و شۆڕشێکی گەورەیان هەیە لە بواری فیلم سازیە. مامۆستا ئەم فیلمە زۆر ناوازە بوو زۆریش ئەوان کە با بڵێن ئەو پێشکەوتنیان بە خۆیانەوە بینیوە کاریگەری سینەمای فەڕەنسی لەسەریان زۆرە و دەرهێنەری ئەکتەری فیلمسازی باشیان لە با بڵێن فیلمسازی فەڕەنسایە دەرچوون. ئەوانە بوونە هۆکاری ئەوەی کە شۆڕشێکی گەورە لە لای میلەتی ئەمازیغ، ئەوان عەرەب نین، ئەمازیغەکان وەکو ئێمەی کورد لەو دەڤەرن لەو ناوچەیان لە باکووری ڕۆژاوای باکووری ئەفریقیان عەرەب کە چووە بۆوێ لەگەڵ با بڵێن فتوحاتی ئیسلامیە هێرشەکانی ئیسلامیە ئیتر هەوڵیان داوە کە ئەوان بکەن بە عەرەب وەکو ئێمەی کورد، بەڵام ئەوانش وەکو ئێمەی کورد چیا و ئیتر ماونەتەوە و دەشتایەکانی مەراکۆ و ئەو سەحاری ئەو ناوچەیە ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە نەبوونە بە عەرەب و ماونەتەوە و ئێستاکە ئەوان ئەو شۆڕشە گەورەیە ئەکەن بەردەوامیشن لەو شۆڕشەیە کە ناسنامە شوناسی خۆیان بپارێزن و یەکێک لەو بنەمایانەی کە شوناسی خۆیانیان پێناسانوە شانۆ و سینەمایە. شانۆیان لەسەر ئاستی جیهان
ڕۆڵێکی گەورەی هەیە و تەنانەت گۆرانیشیان گەلێ جارەگەر زۆر لە گۆرانی بێژەکانیان نەبینی بە فەڕەنسی گۆرانی ئەڵێن یا گۆرانیەکانیان لە ڕێی فەڕەنساوە ئیتر بە دنیاە دەنگەداتەوە و شانۆکەشیان هەروەها و فیلمەکانیشیان هەروەها اینجا احتمالە ئەوە بوو بێت ئەما زیخی بوو بێ بەڵێ سەداسەد من ناڵم بەڵام دڵنیام کە ئەمازیخی نەبووە بەڵام بەڕاستی ناوی وڵاتەکەیانم لە خەیاڵا نەماوە بەداخەوە بەڵام فیلمەکە ناوازە بوو فیلمەکە ناوازە بوو کە ئەمە پێم وتی وتم ئەمە خەڵاتی باشترین ئەکتەری برد لەناو ئەکتەری ئەم فیلمە خەڵاتی باشترین ئەکتەری ژنیش خاتو ڕۆژان بردی بۆ فیلمی I Will Wait وەکە مەنڤیسی دخوازم ڕاوەستم ئەخوازم بوەستم ڕاوەستێم ئەم فیلمە بردی یەکێک لە خەڵاتەکانی تر بۆ کامێرامان بوو باشترین کامێرامان بۆ فیلمی ئەلەگۆری بوو هی دەرهێنەر هاکان ئۆنال کەم فیلمە پێم وایە هی باکوور بوو خەڵاتی نوێم خەڵاتی دەستەی بەڕێوەبەری ڤستیڤال بوو کە دانرا بوو کە درا بە فیلمی The Pandemic ئەمەش هی دەرهێنەر قاسم ئەستەمبۆلی بوو ئەتر دوجار فیلمەکان بەم جۆرە ئەم نۆ خەڵاتیان وەرگرت و ڤستیڤالەکە بە کۆتایی هات و ئێستاش ڤستیڤال جارێکی کە لە خۆ ئامادەکردندا بۆ ساڵی نوێ و خەریکی پلان و داڕشتنی پلانن کە لە ساڵی نوێ جارێکی کە چۆن و بە چ شێوازێک و لە کوێ و لە چ شوێنێک ئەم ڤستیڤالە بنیاد بنێن و بەڕێوەی بەرنەوە ئەوەی کە هەبووە بەگشتی لەسەر ڤستیڤالەکە ئەوەیە دوجار ئەتوانم بڵێم کە بە دڵخۆشیەوە زۆرێک لە دۆست و برادران بۆ هەمومان هەریەکە لە شوێنێکی دنیاوە پەیوەندیان کردووە بۆی کە جارێک کە فیلم بنێرن بۆ ڤستیڤال پێم وایە کە ساڵی داهاتوو ڤستیڤالەکە دەوڵەمەندترە بێ و ڤستیڤالەکە هەنگاوی باشتر ئەنێ زیاتر بەرەو پێشەوە ئەچێت ئەوەی کە بەڕاستی من بینیمیتر هەر ئەوە بوو مامۆستا من نازانم چیترتان هەیە و چیتان ئەوێ من لە خزمەتانە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەین بۆ ئەم ریپۆرتە هەواڵە ریپۆرتە شرۆڤەیە لەسەر فستیڤاڵی کۆبانی و من حەزەکەم لێرەوە هاوڕێیان دۆستانی فیلمسازان ئاگادارکەمەوە هەر لە کۆتایی ئەم لیستەدا لیستی بیستە هاوڕێمان ئاسۆی ژیان دۆست ئەویش بە هەمان شێوە ڕێپۆرتاجێکی هەیە لەسەر فیلمی فستیڤاڵی لەندەن هەر فستیڤاڵی فیلمی کوردی لە لەندەن ئەوی شەروەکو ئەمەی بەڕێستان لەوەیە بێ ئیتر ئەگەر جیاواز بێ شتێک بێت من بۆ خۆم وەکو خۆت ئاگاداریت حەزم کرد پەیوەندی بە برادەرانی فستیڤاڵی کۆبانی پێشتر بکەم کە بزانین چی ئەکەن و چی ناکەن وەکو هەواڵ وەکو بەرنامەکانیان لە فیلمسازان دایگرین بەڵام کە ئامادە نەبوونیان ڕێک نەکەوت چۆن بوو ئەوە گرفتێکی کەیە و من لەگەڵ برادرانی فستیڤاڵی لەندەنیش بە هەمان شێوە فستیڤاڵی کوردی فیلمی کوردی لە لەندەن لەگەڵەوانیشا پەیوەندیم هەبوو بەڵام ئەوەی جێی داخە من ئەمە بە داخێزانم حەزشم کرد پەیوەندیم بە برادرانی فستیڤاڵی کورتە فیلم لە سلێمانیشەوە هەبوو ئەویستەوانیش مەسەلەن بێن شتێ بکەین ئەوەی جێی داخە برایانی فستیڤاڵ بایەخ بە سۆشیال میدیا نادەن یعنی خەڵکێکی زۆر هەیە لەوەی ئاگای لێ نەبوو بێ فستیڤاڵی کۆبانی بووە لەوەی ئاگای لێ نەبووە فستیڤاڵی لەندەنە بێت یا فستیڤاڵی کورتە فیلمە بێت ئەمە خۆش نییە بەڵام بە هەبێت و ئەگەر لەگەڵەوەشەکە فستیڤاڵەکە لە ڕووی جوگرافیە و لە جەیەکە ئاکرێت با لەسەر سۆشیال میدیاش بکرێت با ئیشی بۆ بکرێت چونکە سۆشیال میدیاش
بۆ خۆی لە خۆیان دەرامەتێک بۆ فیستیڤال کۆکاتەوە یعنی ئەتوانن فیلمەکان لەوێدا بنێن بەڵام بە بەشداریەکی کەم خەڵک بەشدار بێت فیلمەکان ببینێت دەرامەتێک دێت فیلمەکانە بینرێ فیستیڤالەکە ئابینرێ یعنی من ئامادە بووم یەک دوو برادەر بنێرم بۆ با بڵێن ڤیددیۆگرتنی فستیڤالی کورتە فیلم لە سلێمانی بەڵام سێرم کرد ئامادەگیەکی ئەوان نەبوو ئێکە نەبێ ئەخ منیش ناتوانمەوە کەمانێ حەز پێشم خۆش بوو بیکەم بەڵای یعنی ئەمەی کۆبانی شەر پێم خۆش بوو بیکەین بەڵای بەس کە نەبێ من ناتوانم ئەگەر لە کاتی خۆیان ئاگدار بووینایە بەڕاستی بتخواستایە وەکو لایف من ئەو ئامادەیم بۆ ئەکردی لایف هەبێ چونکە لە پەیجی فستیڤالی کۆبانەیە من خۆمان لایفمان کردبووە لەوێ فستیڤالەکە بە لایف ئەڕۆیشت چەند جارێک لە دیمەنی جیاواز هەتاوە چەندێک لە فیلمەکەش پێشکەش ئەکرا هەندێک بە گشتی فیلمەکەنا بەڵام هەندێک لە فیلمەکانیش لە ناو لایفەکانە ئەڕۆیشت واتە ئەو دەرفەتەمان دەرفەتی سۆشیال میدیا لە ناو فستیڤالی کۆبانیا دەرفەتێکی کراوە بوو بەڵام ئەوەیە کە برادرانی ناو فستیڤال و دەستەی بەڕێوەبەری فستیڤال لە سەرقاڵیەکی زۆرا بوون تا دوجار من خۆ دەزانی من هەوڵێکی زۆرم ما کە بێن پرۆگرامێک بکەن ئەوە بوو دەرفەت نەڕەخسا بەڵام لە ئێستاشا ئەگەر بتەوێ من کاکە جانکۆ بەڕێوەبەری فستیڤالەکە ئەهێنم بۆ بەرنمەیەک تەوەرێکی لەگەڵ ئاساس بکەیت و قسەی لەسەرا بکەیت ئەمن لێرەوە ئەو بەڵێنە ئەم کە بیهێنمە پرۆگرامێکە و دەرفەتێک وەرگرین کە لەسەر فستیڤالەکە و تێکڕای ئەوەی کە هەیە جاریش کە ئەویش قسە بکات بەڵام کاکەمە تۆ ئەگەبیرت بێ کە سەرەتا کە قسەمان کرد من و تۆ من باسی ئەوم کرد ئامادەیم دەربڕی لە ستۆدیۆکەوە ئەو لای هەتا وتم لە پێشەکیشدا وەکو بەراییەک با بێن بەرنامەکانیان باسی بکەین شتێ بکەین یعنی شەر نییە لایڤێک بێت بەڵام وەکو بەرنامەیە شتێک ئەو تۆ وەڵامێکت دامەوە بەڵام ئامادەی ئەوان نەبوو بەس تۆ ئامادە بووی من پێم وتی وتم کاکە دەرفەتی کات بەڕاستی بۆ ئەوان نەهاتە پێشەوە بەڵام دووبارە ئەیلەمەوە گەر پێت خۆش بێتوانین میوانداریان بکەینەوە داریم نیە کاکەمە تۆ با من پێت بڵێمەوە برادرانش کە ئێستا گویان لێمانە کاکە فلیم سازان هی هەمومانە هی سەرکەوتارۆ نییە بەتەنها فلیم سازان سەکۆیەکە پلاتفۆرمێکە ماڵێکە هی هەمومانە هەر کەسێک فلیم سازێک لە هەر گۆشەیەکی کوردستانەوە ئەزانێت ئەو فلیم سازە فلیم سازیش نەبێت کەسێک بێ بینەری فلیم بێ خوێنەری فلیم بێ زانیاری باشی لا هەبێت خۆتان پەیوەندی پێوە بکەن و بە من بڵێن بەس ئەو کاتەکەی بۆ دەستنیشان من کاتەکەی بۆ دەستنیشانەکەم ئەو با بێت وانەیەک بڵێتەوە هەمومان سوودی لێ ببینی هەر کەس لە جێ خۆیەوە با بەم ئیشە هەستێت کاکەمە تۆ گیان تۆ ماڵی خۆتە ئەم هاوڕیانێکە ئاگیان لێ ئێستاکە ماڵی خۆتانە بۆ ئێمە هەممان نەمانێ بێکەوە سوود وەرگین هەر بژیت ئەمە هەڵمەتێکە لەم پەنجەرەیەوە ئاکرێت لەم سەکۆیەوە ئاکرێت با بە یەکەوە بیکەیت من پێم خۆشە یعنی کە هاوڕێکمان با بڵێن لە کوردستانی سوورەوە ئیشێکیان کردووە بابی هێنن من لە پەیوەندیە بووم لەگەڵ ئەو فلیم ساز نەبوو بەڵام کوڕی یەکێ بوو لەو ئەکتەرانەی کە لە فیلمی زارێ دەوری هەبووە باوکی لە فیلمی زارێ کە یەکەم فیلمی کوردیە من ئەڵێم یەکەم فیلمی کوردیە با دەرهێنەرەکەشی هەموو بەجی نەزاریان ئەرمەنی بێت من هەر بە کوردی دانم فیلمەکە کوردیە فیلمەکە شتێکی شوناسی کوردیە اینجا باوکی لەو فیلمەیە دەوری هەبووە حەزم کرد ئەو بانکەم هێشتا لە پەیوەندیان بزانم کەی ڕێکەکەوێ ئەو بێت کۆمەڵی زانیاریمان پێ ببەخشێ لەسەر ئەو فیلمە و لەسەر برایانی کوردستانی سوور کە چۆن فیلمیان کردو ئێستا چیەکەن چیان هەیە ئەمانە هەمووی زەرورە ئێمە لێرە هەموو کۆیکەینەوە بیکەین بەسەرچاوە بۆ نەوەکانمان بۆ بەشی فیلم سازی بۆ فێرخوازەکانیان کاکە مەتۆجان سەرپشک بە و ماڵی خۆتە قوربانتم مامۆستاجان من سوپاس گوزاری ئەو ڕێزە بێ پایانەی جەنابتم ئەوە بۆ خۆی بەڕاستی
جاوەکەمی هاتنی ئێوە هاتنی مەزنە برادران کە لێرەنەوە ڕێزێکی گەورەیە ئەوە گەورەترین خەڵاتە بۆ منیش زۆر زۆر سپاسکانەکەم نازانم میتر پرسیار هەیە حەزەکەم بچین بەلای پرسیارەکانە فەرمو مامۆستا من ئەوەی تۆ بێت اینجا بچین بەلای پرسیارەکە من ئامادەم ئەگەر هەر پرسیارێک هەر شتێک هەبێت من لێرم ئەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیەکان لەگەڵ بابەتەکەیە بەردەوام دامگرت دامنا بەڵام بزانم کێ لێرە کچی کورد نازانم ئەم خانمە ناواسلەکەی چییە بەڵام خۆشەویستی ئەمێ ئازیزی ئەمێ ئەڵێ گەر هەر لایەک بە زاراوەکەی خۆی قسە بکات بەس بەو مەرجە وشەی بێگانەی تیا نەکات کوردی لە یەک تیاگەن بەڕای من پێشنیارەکە جوانە بەڵام ئێمە مەبەستەکەمان ئەوەیە یعنی بۆ ئەوەی مەودای فلیم سازان ئەم بەرنامێ ئەم لایڤە بەرفراوانترکەین و زیاتر لە هەموو لایەکەوە هەموو فیلم سازێکی کورد هەموو بینەرێکی کورد وەرگرێکی کورد کۆ بکەینەوە بە هەمومان بە هەڤڕا بەشدار بین ئیتر ئەوە هەوڵێکمان داوە خۆتانێک کاکەمە تۆ سۆرانەکەی لە من باشترە یخۆ کرمانجەکەی من باش نەبوو کرمانجەکەی من سوورمانجی بوو ئەوەی تۆشتەوە بوو مامۆستا بەڵام گرنگەوەیە هەوڵێ بدەین ئەم زاراوانەمان لێک نزیکەینەوە اینجا شتێکی کە من هەوڵێکمدا هەر بەو بۆنەیەوە هەوڵێکمدا لە هەنێ ڕێگاوە بە محسن قرمزی جول بگەم بەڵێ کە دەرهێنەرێکە کووردە زازاییە ئەو زاراکی زازاییە کە ئەویش بێنین چونکە کۆمەڵە فیلمی زۆر جوانی کردووە زۆر دانسقی کردووە هەرچەندێ بۆچوونی جیاواز لەسەر فیلمەکانی هەیە هەنێ لە کوردەکانی خۆماناڵێن فیلمەکان دژی کووردە و لە بەرژەوەندی تورکایە و هەنێک گواناڵێن و بەڵام ئیتر فیلمەکان جوانە واقعی ریالستی شوناسی کوردیش پیشانەدات بڵێن و نەڵێن و بەڵام لە دەلاقەیەکەوە ئێوە شتێ بڵێت هەرچەند ئێستا ئەو وابزانم یاساغا لە تورکیا ناژێت ئەمیست مەسەنە پێی بگەم یەکێ لەوانە لە برادران وتیان کاکە و بەس کرمانجی تورکیە زانێ قسە بکە زازایی نەک کرمانجیش ئێ من وەڵای زازایی نازانم ئەزانی زازایی چۆنە من بە هۆکاری ئەوەی کە سۆرانیەکەم پتەوە و شتێکش لە هەورامانی تێ ئەگەم و گوێبیستی بووم ڕێک ئەو هەورامیەی لای خۆمان چۆن لە ناو سۆرانە هەورامیەکە هەیە کە تێکە لە بە زمانی سۆرانیەکە زازاییەکەش عینەن هەمان شێوازت یەکەڵ بە کورمانجەکە وایە اینجا من لەو کاتەیە زانی بیرم لە چی کردەوە وتم هاوڕێیەکی شەبەک کە شەبەکە شەڕێکێکی هەورامین کە چوونەتە ئەو دەبەری مووسڵ با بڵێن هەر بە هەورامیش قساکەن ئاخافتنەکەن جاوتم یە هاوڕێکی شەبەگیان هاوڕێکی هەورامی بدۆزمەوە بۆی لەگەڵ یان نزیکیانکەمەوە بەس ئیتر ئەوە جارێ بە خزمەتی نەگەشت و مەگەر بە خزمەتی بگەین ئەو کاتە هەوڵە دەینەوەش چارە سەرکەین زۆر زۆر سوپاس بۆ بۆچوونەکەت کچی کورد اینجا بزانی چێ ئەوە دەستخۆشیەکانن ژیان هۆرۆ بە مین فرود جان هۆرۆ مامۆستایەکی هێژا و دەرهێنەرێکی جوان بوو لە بەشدار بوو لەگەڵمان لە چی پێڵێن لە لیژنەی دادوەری نەک دادوەری لە لیژنەی دەستنیشانکردنی فیلمەکانە بوو بەیەکەوە ڕێز و سلااوش تەڕێکەکێ من جان هۆرۆ سەرسەرا سەرچاوە ئەوە هەر سەلامی کردووە مامۆستا بەڵێ بەڵێ ئەزانم ئەو باڵمانی نووسیوێت یاگام لەوە هەیە هەر با بڵێن کچی کورد شتێکی کەی هەیە ئەڵێ تورک و مرۆڤ دۆست کوجا مەرحەبا ئەمە یەک شتێکی کەشی هەیە با ئەویشی هەرداگرم خوا
ئەڵێ تورک زۆر ڕقی لە کوردە کاک سەرکەوت خۆ فیلمی تورکی لە فستیڤال نازانم کاکە مەتۆ تۆ بۆ چوونت هەیە لەسەرەوە یان نا من خۆم شتمەیە من پێم وانە کە تورک بەو جۆرە بن هەمویان نا من لێرە لە ئەڵمانیا تورک دراوسێم بووە بڕوا بکە لە کوردەکە زیاتر باش بووە لەگەڵمە قەتیش مەسەلەی سیاست و ئەوانەیان نەکردوەوە بەکاریان نەهێنا و تورکێکی سیاسی بگریت و بێ پۆلەتیک بکا شتێکە تورکێکیش کە ژیانێکی ئاسایی بژیت شتێکی ترە ئێمە نابێ بەو جۆرە بڕیار بین لەناو هەموو نەتەوەیەکە باش و خراپ هەیە بەڵێم شتێکی کە ئێمە کەسی تورک زۆرە لە شۆڕشی کوردیا بەشدارن لەگەڵ گەریلاکانمانە لەگەڵ شەڕوانەکانمانە شەهید بوون سڵاو و ڕێزم درود بۆ گیانی ئەو شەهیدانە و لەگەڵەوەشە نووسەری گەورە هەیە هەر لە تورک داکۆچی گەورەیان لە کورد بوون کردووە بۆ گۆرانی بێشیان هەیە اینجا لە عەرەبیشە هەیە لە فارسیشە هەیە یعنی با ئێمە ئەو شتانە تێکەڵ نەکەین بەڕای من و فیلمیشەیە فیلمی باشیشەیە فیلمی نازداریشەیە بەڵام کچی کورد من نێک شتێکە با پێ بڵێم ئەگەر ئەو قسەی کە تۆڵی تورک و مرۆڤ دۆست ئەگەر واژ بێت تۆ نازانیت لەوەی ئاگادار نەبیت لە تورکیا لە خوێندنیانە لە قوتابخانەکانە مناڵیان وا گۆشەکرێت جنێ و بە کوردن کورد بە خراپ پێشانە درێت من نمونەیەک ئێنمەوە لەسەرەوە ئەمە سیستەمەی کات ئەمە میلەت نایکات ئەمە مەرجنیە میلەت بێت واگەر میلەت زۆری نەشی ڕقی لە کورد بێ ئەوە سیستەمە لە ناو خوێندنە لە هەموو جەیەکە ئەو تۆی چاندووە با ئێمە ئەوەش بزانین من لێرە بۆ ئەمریکا هەنێک ماڵە کورد هاتن ئەوە نیە چوونەتە تورکیا و لە تورکیا لە ڕێی یوئێنەوە ڕەزامەندی وەرەگرونە دێن بۆ ئێرە مناڵەکانیان لەوێ خوێندومیان لە تورکیا ڕۆژە لەگەم مناڵێکیانە قسەم کرد سێرم کرد هەر زۆر ڕقی لە کورد بوو کووردە باوکو دایکی کوردایەتیەکەن مناڵەکە بەبێەوەی خۆی بزانێ ڕوخۆی ڕقی لە کورد بوو کەوتمە پرسیار بزانم ئەمانی لە کۆ فێر بووە کێ ئەمەی پێوتۆ با منشەوە بزانم هەرەوە نییە بۆنی زمانی بکەم سێرەکەم لە مەکتەب فێر کراوە لە تورکیا ئەو ساڵ و 2 ساڵەکە لەوێ بووە هەتاکو لە UN وەرگیراوە هاتووە لەوێ فێر کراوە ئیتر تۆ ئەگەر میلەتێک زۆرینەی ڕقی لە کورد بێ ئەبێ بزانین ئەوە سیستەمەکەیە سیستەمەکە ڕۆڵێکی گەورەی هەبووە لەوە ئەو ڕقەی دروست کردووە مەرجنیە هەمویان بن من برادرم هەیە تورک هەر یەکتریشمان زۆر خۆشەوێت وە دژی ئەوانەشە فەنانیش نییە هونەرمەندیش نییە ڕۆشنبیریش نییە بەس کەسێکی سادەیە وەکو کاتمەتۆوتی با بچینە سەر بابەتێکی کە هەر کچی کورد پرسیارینێکی کێ هەیە لە فستیڤاڵی سلێمانییان دوهۆک هیچ فیلمی تورکی بەشداری نەکردووە کەس بە قەت تورک ڕقی نییە و لایەن جیاوازی نییە بینی کوردانی چوارپارچە بینی بەڵێ ئەوە کووتمان ێستا وەڵامی ئەوماندایەوە با بینە سەر کاکێرش عالیێڵێ مەساجێکی گەورەی کەلتوری هەیە مەساح نووسیوێتی مامەستا مەساحێکی نووسێ بەس پێم وایڵێ مەساج یعنی پەیام من پێم وایەوەیە چونکە خوێنمەوە پێشتر مەسەجێکی گەورەی کللتوری هەیە کە بتوانین بیکەین بە فلم دەست لێ نەدراوە و کەس شتێکی وای لێ بەرهەم نەهێناوە ئەم کللتورە دەستی بۆ نەبراوە کە بەقەدەر هەر کللتورێکی تر دەوڵەمەندە کاکەمە تۆ باسی کە تۆ ئێزیدیت و ئێزیدیش ڕەسەنی میلەتی کوردە و زۆربەی لاوکەکانش لە لای ئێوەیە مامەستا کرێ من جارێ ناوەکە ڕاست بکەمەوە چونکە ناوە ڕاستەقینەکەی ئێزیدی و ئێزیدی بەخۆی ئەزداییە
ئەزداییە ئەزدایی ناوەڕاستەقینەکەی خۆیەتی کە لێمان شاراوەتەوە بەڵێ جوانە بۆیەش کردویانین بە ئێزیدی و دوایی ئێمەیان بردۆتەوە سەر یێزیدی بۆی بە یێزیدی کوڕی مەعاویەوە بمان بەستنەوە شتێکی وا شەڵێن عەرەبەکان خۆیانەوەیان ئەو هەوڵیان داوە هەتا لەناو قانونی عێراقی کۆنا بە تایفەیەکی ئەمەویش ناویوین جان لە کوردینیەکە هەر کراوینەوە هیچ ئەمە بەڵام ناوە ڕەسەنەکە ئەزداییە بەڕاستی هەموو ئەو ڕوودا و ئەو ناخۆشی و ئەو فەرمان و ئەو شۆڕشانەی کە لە ناو جڤاک یانیش لە ناو کۆمەڵگای ئەزداییە کە پارێزراوە لە ڕێی ئەو لاوک و حەیران و غەریبی و ئەو دەنگبێژیەوە ماوەتەوە کە ئێستا جارێکی کە نووسەران و ئەوانەی کە خواستی ئەویان هەیە جارێکی کە مێژوو بنووسنەوە جارێکی کە لە ڕێی ئەو پارچە و یان لە ڕێی ئەو حەیران و غەریبی و ئەو شینەوەوەی ڕۆیانەی کە لە ڕێی دەنگبێژیەوە کراوە جارێکی کە ئەیهێنەوە و جارێکی کە ئەیکەن بە سیناریۆ ئەوکەن بە چیرۆک و یانیش لە ڕێی لێکۆڵینەوەیەکی مێژووی یا بەکاری ئەهێنەوە ئەوە بۆ خۆی بەڕاستی شتی سەیر و سەمەرەیتایە ینی ئەگەر بێن ئەم لاوک و حەیرانانە بکرێن بە فلم شتی زۆر ناوازە و خەیاڵی دەرەچێت ئەوە حەقیقەتێکە کە کاکە هێرش هێناوێتە زمان بەڵێ زۆر شتی دەست بۆ نەبراو هەیە لە کۆمەلگای کوردیە کە بەڕاستیش هەتا ئێستا نەدەرهێنەرەکان دەستیان بۆ بردووە نە نووسەرەکانیش کە من پێم وایە ئەمانە ئەکرێ ببن بە شاکاری کوردی چ لە فلمسازیە چ لە شانۆیە چ لە نووسینە بەڵام ئیتر چی بکەین دەستمان بۆ نەبردوون کاکە مەتۆ من هاوڕاتم لەوەیە بەڵام گرفتێک هەیە گرفتەکە وەکو ئێمە وتمان بازاڕی فلمسازی کوردیمان جارێت تا ئێستا دروست نەبووە ڕاست دوو ئێمە هەر لاوک بەس لاوک نییە بەڵام سەرچاوەیەکی گەورە لە لای لاوک بێژانە لە لاوکەکانە هەیە چونکە ڕەسەنایەتی زۆرینەمان ئێمە پێش ئاینی ئیسلام ئێمە هەمووان ئەزدایی بووینە دروست ئیتر یا ئەزدایی بووینە کاکەیی بووینە یارسانی بووینە ئەمە دینەکەی ئێمە بۆ کە ئەم دینانە ئەم بەشانە سەرچاوە سەرچەکەیانە گەڕێتەوە بۆ ئاینی میثرانی کە لە لای سۆمەریەکانەوە ئەگەر بێت و نزیکە سەیریان بکەیت لەگەڵ ئاینی میثراییە سێرەکەی نزیکایەتیەک هەیە زۆر لە نزیکایەتەکان وە هەنێ لە شرۆڤەکاران باس لەوەکەن ئەمانە بەشن هاتوونەتە خوارەوە لە ناوچەکانە ئیتر هین بوونە هەر چۆنێک بێت ئێمە لە لای یارسانەکان ئێمە هۆرەمانەیە لە هەورامان و بە زمانی هەورامی و زەنگنە و کناچەوە هۆرە کۆمەڵێک لەو سەرگوزشتانەی تایە ئەگەر تیای نەبێت ئاهوو نزاکانی تایە لەو ئاهوو نزایانە زۆر جار ئەوە نوێژ بووە زۆر جار ئەوە دوعا بووە لە ڕێ ئەو دوعایانەوە لە ڕێ ئەو نوێژانەوە لە ڕێ ئەو ئاهوو ناڵانەوە ئەو شتانە جۆ لێ بێت و حەیران بەشێکی زۆری حەیران بێزگە لەو بەشەی کە بەشی وەسفە بەڵام بەشێکی زۆری و بە تایبەت حەیرانە دەشتیەکان چونکە حەیرانش چیایی هەیە و دەشتی هەیە ئەو دیوی هەیە دەشتی و ئەو دیوی کە با بڵێن بەشی ڕۆژەڵاتن زۆریان سێرەکەی ئەمانە داستانی تایە چیرۆکە گێڕنەوە یعنی ئێمە هەمومان ئەگەر ئاگامان لێ بە حەسەن ڕەسوول سیساوەیی حەیرانەکانی زۆربەی هەمووی چیرۆک گێڕانەوە بووە ڕاست و داستان بووە اینجا بێژگەلەوە لەو دی و لە ڕۆژەڵات بە حەیران و بە بەیتی شەبووە بەیتەکانەوە بەشی ناوچەی گەرمیان و ئیتر گەرمەسێری ڕۆژەڵات و ئەوانە ئەگرێتەوە تا دێتە خوارەوە تاگاتە لای جوانڕۆ و ئەو ناوچێ لە ڕێی بەیتەوە زۆر لەو داستانانە گێڕاونەتەوە هەتا ناسری ماڵماڵ بەداست بە بەیت هەیە قەڵای دمدم بە بەیت هەیە بەلاوکش هەیە ڕاست خەجووسیان من بە هەردووکی هەیە ئەمانە هەبوونە
ئەمانە لە بەی با بڵێن لە گەرمیانە لە گەرمیانیەکانە هەیەە اینجا ئەمانە هەموو سەرچاون وەکو کاکشانۆ وتی من بۆ خۆم فیلمێکم نووسیوەتەوە فیلمەکەم درێژە 90 دقەیە فیچەر فیلمە یعنی ئەتوانم بیکەم بە فیلم ئامادەیە بیکەم بە فیلمەکەم باس لە ئەو کاتە ئەەکەم کە شنگان ئەگیرێ لە لای داعشەوە اینجا باس لە کەسێکی ڕوحانی ئەزدایی یەکەم پەیوەستم بە ڕوحانیەوە من لێرم باسم لە دین نییە وەکو کەسێکی دینی ناڵێم بەڵام کەسە ڕوحانیەکە چۆن لە ڕێ ئەو توقوسە دینیەوە حاڵەتێکی ڕوحی بارا سایکۆلۆژی وای تیا دروست بووە وا بزانم تۆ کاکەمە تۆ ئیش لەسەر بارا سایکۆلۆژی شەکەی لای خۆتەوە وەکو لە وێنەکان تا دیبێتم من زیاتر لەگەڵ یۆگایە کۆکم مامۆستا بەڵێ آخر ڕەجیەکە سایکۆلۆژیش بەشێکی بچووکە لە ناو یۆگایە جیا بۆ تۆ ئەمەی ئەمڕۆی لێ پیا بوو اینجا من ئەو بەشە ڕۆحیە کە ئێمە ئەمڕۆ ئەڵین دەروێشەکانمان ئەڵێن ئەو دەروێشە باشە چۆن خەنجەرێکی لە خۆی دا و خوێن نەهاتە دەرەوە هیچی لێ نهات شوشەی خوارد هیچی لێ نەهات ئەوەی کرد وای لێ نهات ئەمە هەر هەموو پەیوەستە بە بارا سایکۆلۆژی و بۆ حاڵەتە ڕوحیە و بەبێ ئەوەی خەڵکەکە کەسەکان خۆیان بزانن وە قۆزراوەتەوە خراوەتە پاڵ دین و خواپەرستیەوە بەڵام علاقەکەی پەیوەندیەکەی ئەو لە ئەسڵە ئەو فەلسەفەیەیە اینجا ئەمە پێش ئیسلام هەبووە لە ناو کوردە دەروێشی ئەو حاڵەتە زەربە کە پێڵەن زەربە جەزبە عفو جەزبە یان حاڵ تەقەموس لە شانۆیە پێڵەن تەقەموس لە کوردیە با بڵێن بۆ دەروێشی و بۆ هین پێڵن جەزبە یان حاڵی گرێ ئەوە حاڵەتێکە لەگەڵ ئەو سروشتەیە لەو سروشتەیە کۆمەڵێ نهێنی هەیە تەزوو هەیە نێتێکەیە شەبەکەیەک هەیە ئێمە نایبینین بە چاو بەڵام هەیە چۆن ئەم سێرفۆنە دروست کراوە چۆن ئێستا من لە ئەمریکاوە لەگەڵ کاکەمەتۆ لە ئەڵمانیا و پەیوەندی بە کوردستانەوە پەیوەندی بە هەموو گیانەوەکەیت چییە ئەمەی بەستۆتەوە لەو فەزایە شتێک هەیە ئەمەی بەیەکەوە بەستۆتەوە اینجا ئەمە لەگەڵ ڕوحە لەنە لەگەڵ ڕوحیشا هەیە بۆ هەموو مرۆڤێک هەریەکێ لە ئێمە ئەوەی هەیە هەریەکێ لە ئێمە کاتێک مەسەلەن لەگەڵ دایشە دایکی لە دوور وڵات بۆ لی دوور بۆ بە هزارها کیلۆمەتر شتێک بوو بێت یا دایکی هەستی پێکردو یا نەمەستی پێکردووە ئێمە چی بووە ئەمە لەبەرەوەی ئەم دوو کەسە دایکەکە و ئەم کوڕە دایکەکە و ئەم ئەولادە پەیوەندیەکی ڕۆحیانەیە ئەو پەیوەندە ڕۆحیە بەو ناو ئەو هەوایە ناو ئەو فەزایە گەشتەکە و پەیامەکانیان بەیەکە گەێنێت اینجا من لێرە سوودم لە شتێکی لەو بابەتەی ئەزدایەکان وەرگرتووە لە کەسە ڕوحانیەکانیان و کەسێکی ڕوحانیانم هێناوە و لە ڕێ ئەو حاڵەتە ڕوحانیەوە کۆمەڵێ وردەکاریم کردووە و باس لە بوونی ئەو ئاینە ئەەکەم اینجا ئەوە بەنگلیزی من نووسیومە ئێستا لە کاتی وانەکەیە کە لەگەڵ کاکەمەتۆیە بیرم لەوا کردەوە چۆن کاکەمەتۆ بەشداری پێ بکەم چۆن سوودی لێوەربگرم بەڵام گرفتەکەمان من بەنگلیزی نووسیمەتەوە چۆن بیکەم بە کوردی ئەو لێ تێبگا وە سوودی زیاتری لێوەرگرم بەڵام هەر سوودی لێوەرەگرم کاکێنژیان زۆر زۆر سپاس بۆ پەیامەکەی جەنابتان بەڵێ سەرچاوەیەکی دەوڵەمەندمان هەیە بێجگە لەو ڕوودا و کارە ساتانی کە بە سەرمانە هاتووە هەر ئەوەی ئەمڕۆی ئێستای ژینە بۆ خۆی پەیامێکی گەورەیە کە ژینە بە بێ جیاوازی هەموو میلەتی ئێران بە کورد و عەرەب و فارس و بلوج و هەمووی ڕاپەڕان تاکو دوێنێ گەشتۆتە 80 شار خۆ پیشاندانیان کردووە هەر ئەوەی ژینە بەسە ببێ بە فیلمێکی گەورە پەیامێکی گەورەی مرۆڤ دۆستانەیە بەڕاستی مەزنترین داستانە بەڵێ هەر کاکێری شەڵێ سینەمای ئێمە تێچووی هەیە لە جێگای بەرهەم بۆیە سەرمایەدارانی ئێمە تومەحیان لەو کەرتەدا نییە کاکەمە تۆ هەر بۆ تۆی بەجێڵم وەڵامی ئەمەش من وتم مامۆستا خەمخۆرمان نییە لە ڕووی لایەنی ئابووریەوە خەڵکانی ئێمە نایەنوێت یانیش من پێم وایە کە ئاگایی مرۆڤی ئێمە ئەوانەی کە
کە ئابوووریەکی گەورەیان بەدەستەوەیە ئاگاییەکەیان هێندە بەرز نییە کە لە سینەما تێگەیشت بن لەو وەرچەرخانە تێگەیشت بن کە سینەما ئەیکات و پرۆژەی فلمسازی و پیشەسازی فلمسازی ئەیکات کە ڕەنگە زۆر لەو داهاتە گەورەتر بێ کە لە لای خۆیان هەیە لە کاتێکە ئەگەر ئەمان فیلمێکی باش بنیاد بنێن و بەرهەم بێن و سپۆنسەری بکەن و دەستی پێوە بگرن. دیسانەوە ئەیلێمەوە کە ڕەنگە سیاسەکانیشمان لەو قۆناغیانە بن. یعنی تۆ دیقەت بە کە فیستیڤالێکی سینەما ئەکرێت چەند سیاسی لەوێ دانیشت کەواتە ئاگایی مرۆڤی ئێمە ئاگایی مرۆڤی دەوڵەمەند و مرۆڤی سیاسی ئێمە لەو ئاستەیان نییە کە هێشتا گەیشت بێتە ئەوەی کە ئەمانە درک بە هێزە گەورەکەی فیلم و سینەما بکەن. بۆیە بێگومان ئێمە ئەو کێشەیەمانە بێت چونکە تێچوویەکی بێگومان گەورەی ئەوێت بەڵام لە هەمان کاتە وەرگرتنەوەیەکی گەورەشی هەیە. خۆ تۆ دیقەت بە ئێستا لە هندستان کە تۆ فیلمێک بەرهەمدێ جاری وایە چەندین ملیۆن دۆلاری تێچێت بە ملیۆنان دۆلار لە فیلمێکا سەرفەکەن کێشیان نییە بە چونکە ئەزانن ئەوان بینەرێکیان هەیە کە ئەو داهاتە وەرەگرێتەوە. یعنی لە یەکێک لە ڕوانگەکانە کە لە سینەمای هندیاتۆ سیرەکەی ئەڵێ ڕۆژانە 10 ملیۆن مرۆڤی هندیە چێ بۆ سەیری سینەما. 10 ملیۆن مرۆڤ ئەگەر هەر یەکەی $1 بات واتە 10 ملیۆن دۆلار سینەما کۆی ئەکاتەوە فیلم کۆی ئەکاتەوە. ئەمە ئەگەر لە وڵاتێکی وەکو هند بەو هەژاری خۆی وەسێکەین ئەی ئەگەر ئەو پرۆژەی فیلمسازیە بێت و دەوڵەمەند بکرێت و میدیا و دەستهەڵات پشتیوانی بکات و بە تایبەت ئەو مرۆڤانەی کە ئابوووریەکی باشیان لە دەستایە و چەمکەکانی کۆمەلگایان گرتووە بە دەستیانەوە بەڕێوەی ئەبەن و بێن پشتیوانی ئەم پرۆسەیە بکەن تۆ باشە 70 ملیۆن کورد خۆکەم نییە. تۆ بەلایەنی کەمەوە 40 ملیۆن مرۆڤی زاراوە کرمانجی سەر و یانیش خواروت هەیە لەم لاوە دیسانەوە تۆیە 20 ترسی ترد لەم لاوە هەیە. ئەمانە خۆکەم نین ئەگەر تۆ لە هەر یەکێکیانە فیلمێک بەرهەم بێنی ینی تۆ 1 ملیۆن بینەرت نابێت کە بێ سەیری فیلمێک لە 70 ملیۆن کورد کە ئێستا دەستنیشان کراوە ئێمە 70 ملیۆن کورتمان هەیە. ئایا کە تۆ فیلمێک دروست ئەەکەیت و ئەگەر بیبێت لە سینەمایەکی کوردیا پێشکەشی بکەیت تۆ ناتوانانی 1 ملیۆن مرۆڤ کۆ بکەیتەوە بۆ فیلم کەواتە خەلەلێک لە بنیاتی مرۆڤی کوردیشا هەیە ئەگەر کۆنە بنەوە لێرەیە. بۆیە من ئەڵێم و دووبارەی ئەەکەمەوە بەڵێ ئابووری پشکە سەرەکیەکەی پێشکەوتنی ئەم پیشە سازیە و ئەگەر بێتە ناوەوە وە کار لەسەر بینەر بکرێت بەڕاستی دیسانەوە شتێکی خەیاڵی وەرەگریتەوە لە فیلمێکە. خۆ ئێستا ئەو مەسەلەی بنیادنان و ئەو پرۆژە ئابوووریانەیان ئەو سپۆنسەری کە بە تایبەت لە سلێمانیە کۆمەڵێک گەنجی جوان کۆمەڵێک هونەرمەندی جوان خۆ بەخۆ ئەو کارەکەن بینەرێکی زۆر باشیان هێن. پێم وایە کە لە پای ئەو پارەی کە لە فیلمێکە سەرفیەکەن وەریەگرنەوە بۆیە بەردەوام منەوە چەندین فیلمیان بەرهەمێنەوە من ناتوانم ناوی یەک بەیەکیان بێنم بەڵام فیلمەکان دیارن و ئەوەتان نمایش ئەکرێن ڕەنگە تۆ خۆشت ئاگدار بیت. تەنانەت فیلمەکان ئەجێڕن بە ئەوروپایە کەواتە ئەمانە پێم وایە کە هونەرمەندەکان خۆیان خەریکە لە مەسەلەکە باشتر تێئەگەن بۆیە خۆیان پەرەی پێئەن چونکە من پێم وایە کە بێهیواییەک دروست بووە کە سیاسی و دەوڵەمەندەکان نانوێ بێنە پێشەوە بۆیە هونەرمەندەکان ڕەنگە خۆیان پێ بگەن و دوجار ئەم شتە لە دەستی ئەوان دەرچێت چونکە ئیتر ئەبێ بە ماڵی هونەرمەندەکان خۆیان دەرهێنەر و بەرهەمهێنەرەکان خۆیان کە لە مەسلەی پرۆژەی فیلمسازیە کار دەکەن. بەڵێ کاک هێرش پرسیارەکەت با بڵین مەودای زۆرە زۆر چەند ئەگرێتەوە. من وانەیەکم پێشکەشکردن لێرەوە لەسەر کێشەی بازاڕی فیلمسازی کوردی لەو وانەی خۆمە باسم لەو کێشانە کرد یەکێک لەوانە زمانە بڵێن زارەکە و یەکێک لەوانە حزبەکانە کە کاڵم حزبەکان هەر وەڵامیشە بۆ پرسیارەکەی دوای ئەمەد ئەو ێسا پرسیارەشت دانێم وەڵامە بۆوەش حزبەکان بوو و ئێمە زارەک و حزبەکان و ئاین ئەمانە
گرفتی سەرەکی وە گەورەی بواری فلیمسازی ئێمە لەگەڵ ئەوەشە ئێمە وەکو فلیمسازی کورد تا چەند توانیومانە فیلمەکانمان وا بنووسین و وا دەری بهێنین کە تامێکی جیهانی هەبێت لە بازاڕی جیهانە پارە بکات بۆ ئەم مەسەلەیەش ئەم چەمکەش کاک کەیبەهار وانەیەکی وتۆتەوە هەر لێرە وەڵامە بۆ ئەو چەمکە کە چۆن ئێمە ئیش بۆەوە بکەین فیلممان بگا بە جیهان چی بکەین و پشت بە دەوڵەت و بە سیاست و بە حزبەکانمان نەبەستین و چۆن بچینە ناو بازاڕی فیلمسازیەوە کاک تاوە معینفەریش بە هەمان شێوە وانەیەکی لەو بابەتە هەبوو و کاک ئالان هەمووانیش هەفتەی پێشوو ئەویش هەر باسی لەو کێشانە کرد کە ئەو هەمووانانە وەڵامێک بوون بۆ پرسیارەکەی بەڕێستان کاکە هێرشجام ئەگەر ویستت ئەتوانی بڕۆی سەیری ئەوانە بکەی و وەڵامی باشە لە دەسە لە لێوە دەسەکەوێت زۆر زۆر سوپاس بۆ پرسیارە چونکە ئەو پرسیارێکی بەردەواممانە ئێمە ئەوە کێشەیەکی گەورەمانە ئەمە من لە پاڵ ئەو وەڵامەی کاکە مەتۆیە وەڵام مایتەوە وەڵاهی کچی کوردەوە هەنێ نووسینی تر نووسیەوە جوابیان نادەمەوە چونکە وەڵاممادایەوە هەر لەسەرەوانە چونکە باسی زارا و باسی زمانی کوردیۆمانە و دەستخۆشی لێمان کردووە زۆر زۆر سوپاس دەکەین بزانم کێیکە ئایڵوەیت ئەمەوێت چاوەڕوان بکەم ئەوە هەر ئەوە بزانم لێرە ئاسیاخانەڵێ ئاسیا مەجی دەڵێ لە کاتی کۆڤیدا فیلم فستیڤالی لەندەن و نیویۆرک بە ئۆنلاین ئەمبینی زۆر خۆش بوو بووم بەڵێ ئاسیاخان وەکو وتم و دیارە لەو کاتێشە تۆوە نووسیوە فستیڤالەکان بۆ هەرەوە بن بەس لەسەر با بڵێن لە جێگەکە بن لەو هۆڵەیە بن بۆ نەشیکەنە سەر ئەنلاینیش لە هەمان کاتە بۆ ئەوەی ئێمە زۆرینەی کورد ببینێت و با ئەگەر بڕێ پارەش بێت بڕێ پارەشیان بۆ خۆیان دەسەکەوێت ئەوەش هەر کۆمەکێکە یارمەتیەکە بۆ فستیڤالەکان کچی کوردم جاراڵێ من زۆر دوور نیم لە بۆ چوون لە بۆ خوم بەس ئاگام لێ نەبووە بەداخەوە ئیتر بۆ هیوای ئاگادار بین هەمومان بەیەکەوە هیوادارم ساڵی داهاتوو ئاگادار بی ئێمە ڕێکلامی بۆکەینی تر کاک ئالان هەمووانەڵێ سڵاو لە هەردوو هاوڕێم من یەکێک بووم لەو کەسانەی ئاگام لێ نەبوو هەر بۆیە فیلمەکەم نەنارد بە هیوای فستیڤالی باشتر بۆ ساڵی داهاتوو بە هەر حاڵ لە خۆشی هاوڕێ دێرینم مەتۆجان لە ئێستاوە منیش بە کرمانجی دەشت هەر کردی ڕۆژاوایی چاوی کاکە ئالان ماچەکەم کاکە ئالان لە ئێستاوە فستیڤالەکە ماڵی خۆتە و هەر کاتێک فیلم بنێری دڵنیا بکە فیلمەکەت لەوێ نمایش ئەکرێت و پیشان ئەدرێت و بەو پەڕی دڵخۆشیەوە و بە هیوام کە لەگەڵ کاکە ئالانە کارێکی ناوازەی تر پێشکەش بە سینەمای کوردی بکەین پلان و خەونی ترمان هەیە ئەو بەیەکەوە خەریکی دیالۆکین کاکە ئالان خەمخۆرە من نەزانم کە ئەو بنیاتنەرێکی باشە بێت و کۆنتاکتمان هەیە چاوەکانە ماچەکەم سوپاس بۆ تۆ بەداخەوە من لە کاتی بەرنمەکەی ئەوە نەمتوانی بەشداری بکەم چونکە من مامێکی خۆشەویستمم لە دەستدا کە نووسەر بوو کە هونەرمەند بوو ئەکتەر بوو ڕۆحی شاد بێ و پرۆگرامەکە پێشکەش بە ژیانی ئەو بێت و دەستخۆشی لە کاکە ئالان ئەەکەم کە و تەوەرەکەی خۆی پێشکەش کرد بەڵام من نەمتوانی لە کاتی خۆیان هەماهەنگ بم لەگەڵی سوپاس کاکە ئالانجان لێرە کچی کورد پرسیارێکە کات پرسیارەکە گرنگە مەش وەڵامێکی نێوێت بەڵێ باشە بۆ میدیاکانی ئەڵمانیا ئاگادار نەکرانەوە نمونە ڕادیۆ و تیڤی خۆی من وتم مامۆستا هیچ فستیڤالێک
حتا تۆ لە ئاستێکی زۆر بەرزی شابی کۆمەڵێک کەم و کوڕی دروست ئەبن ئەمەش یەکێکە لەو کەم و کوڕیانە بەڕاستی حتا میدیای کوردیش بەگشتی ئەڵێم بە گەلەمپەری ئەڵێم زۆر کەم بوون لەوێ ینی میدیاکانی ڕۆژئاوا ئاگادار نەبوون نەهاتوون کەناڵی ڕوودا و هاتووە 24 هاتووە 24 شتێکی وایە 24 نازانم چی پێڵێن ئەم کەناڵانە هاتووە ینی زیاتر هەستم بە تەرەفگرێکی سیاسی کرد لەم بینەیە کە کۆمەڵێک فستیڤالەکە پیشان کۆمەڵێک فستیڤالەکە پیشانە لە کاتێکە فستیڤالێک بۆ فیلمی کوردیەتر بە ناوی کۆبانەیە کەواتە هی هەمومانە ئەبواە کە هەموو بەڕاستی میدیاکان بەشداری تیا بکەن بەڵام دوجار هەندێک لە میدیا و رادیۆی کوردی بەشداریان کرد و ئەوانەی تریش بەڕاستی ئێمە میوانی ئەڵمانمان هەبوو سینەماکاری ئەڵمان لەوێ دانیشت بوو هاتوو بۆ فستیڤالەکە بەڵام هۆی تەلەڤیزیۆن و ئەوانە ڕەنگە هۆکارەکە خۆمان بنیان کە ئەوانمان بانگ هێش نەکردووە چونکە کابرای ئەڵمان ڕەنگە ئاگداری ئەوە نەبێتەوە فستیڤالێکی کوردی ئەەکەی بەڵام دوجار تۆ لە شارێکی وەکو بۆخما ڕەنگە بە شێوازێکی کەمیش رادیۆکان ڕەنگە باسییان کرد بێ یانیش بەو جۆرە بەو مەزنیە نیان هێنا بێتە زمان ئەوەش بۆ کەم و کوڕی فستیڤال ئەگەڕێنەوە کە من لەگەڵ برادرانە باسی ئەو خاڵاکەم بڕاستی هەر بێزگەلەوەش کاکەمە تۆ من لە ئەمریکا ئاگادارم مەسەرەن کاتێک کە تەلەڤزیۆنێک کاتێک کە رادیۆیە جێک ئاگادارەکەیتەوە با بڵێن ڕیکلامت بۆ بکە پارەی ئەوێ وەگەلە جار کارەکە ئەوەنە زۆرە ئایا ئەم فستیڤالە بیر لەوە ئاکاتەوە فستیڤاڵی کوردی بەتایبەت ئایا تا چەند ئەتوانی تۆ ئەوەنە بینەری کوردی بۆ کۆبکەیتەوە بەقەدەوەی لە ڕێ فەیسبووکێکەوەیکەیت ئەوەشێکێکە لە کێشەکان لە ئاریشەکان ئەوەش هەیە کاک سۆران سۆرانی ئەڵێ هیچ هەوڵێکتان داوە بۆ ساڵی داهاتوو سپۆنسەرێکی زۆر و بەهێز پەیدا بکەن بۆ بەهێزکردنی فستیڤالەکە بۆ ساڵی داهاتوو من فستیڤالەکە لە ئاستێکا بووە ینی بەڕاستی کە ئێمە تەنانەت حتا کە بینەرەکەمان هێناوە داوامان لێ کردووە کە ئەو بینەرانە دەنگمان بگێنن و داوامان کردووە کە خەڵک پشتیوانیەکمان بکات و دوجار فستیڤالەکە دووبارە پێشنیازیەوە کرێتەوە کە خەڵکێک بێ هاوکاری بکرێەوە تا من وەکو کارکتەرێک کە لە ناو فستیڤالەکەیە بووم و ئەرکێک بەسەرشانەوە بۆ بەڕێوەم بردووە وتومەوە لێرەش وتومە کە پێویست ئەکا کە دەستمان بگرن و خۆشمان بەرەو ڕوویان ئەچین هەر کەسێکیش بێت دەستمان بگرێ بۆچی ناوە خۆ ڕەنگە نەک ئەم فستیڤالە دەیان فستیڤالی تریش لەدایک ببن ئەگەر کەسێک هەبێ دەست بە باڵی ئێمەوە بگرێت بۆچی نامە لە دەرگاکان ئەین بەڵامی تر تاکەیەن لەگەڵمانە ئێتر ئەوە نازانین بەڕاستی بزانین کاک مەریوان عەلی ئەڵێ هاوڕێیان سەرنج جددی ئەوەیە کە ئێمە کێشەی ماتریالمان نییە بەڵکو کێشەی وشیاریە لە ناو کۆمەڵی ئێمەدا کە هێشتا شۆڕشی ئەقڵ شۆڕشی پیشەسازی شۆڕشی دیموکراسی شۆڕشی ئاینسازی ڕووی نەدابێت بێگومان سینەما و هەوڵە جددیەکانیش دەبنە بەشێک لەو دۆخە گشتیەی کە هەیە و هەمووان ڕەخنە و گلەیمان لێ هەیە کاک مەریوان زۆر دەستخۆش بەڕاستی وایە بە دڵنیاییەوە کاک مەریوان جانەوە کێشەیەکی گەورەمانە ئێمە ماتریالمان زۆرە و ئێستا کەسانی باششمانەیە بەڵام ئایا ئێمە تا چەند توانیومانە شۆڕشێکی کەلتوری بکرێ بەرامبەر بە هەموو ئەو چەمکانی کە ئێستا تۆ باسی کرد شۆڕشی ئەقڵ پیشەسازی دیموکراسی ئاینسازی کە ئەمانە هەر هەمووی ئەتوانین ئەو شۆڕشانە ببنە بنەمای شۆڕشی کەلتوری کە وابێت فیلمسازی بینینی فیلم ببێتە بازاڕێکی گەرمی سینەمای کوردی
ئەوە یەکێکە لە گرفتەکانمان بەسیترین شت فیلمسازێکی ئەمە ناوێرێت فیلمەکەی دابنێ لە جێیەکە بە پارەش بێت وەختێکە بینی خەڵکێکی زۆر کۆپیە کات و بەدزیەوە بۆ خۆیە چێ سەیرەکات ئەی بۆ من لە ئەمریکا لێرە بۆ فیلمێکم گۆرانیەک بوو مۆسیقایەک بۆمان ویست لەسەر ئایتون بە پارە کڕیمان دانرا بۆ بە پارە کڕیمان و دامانە اینجا لەگەڵەوەشە ڤیمیۆ داوای ئەو ڕوخسەتەی کرد کە ئێمە بە پارە کڕیومانە یان نا ئەجینا فیلمەکەمان لێ نادات هەتا ئەو ڕوخسەتەمان هێنا وتمانەوە تا کڕیومانە ئەوە پسوڵەکەیەتی ئەوە وەسڵەکەیەتی ئەمە کەڵچەرە ئەمە کەڵچەرە بەڵێ پێویستمان بەو شۆڕشانەیە کاک مەریوانجان دەسە خۆش هەر بژێ هاوڕێ ئەسیزم کاک مەریوان چاوە ماچەکەم درود و خۆشەویستیم هەیە بۆ زۆر سپاس لە کۆتاییە کاکە مەتۆ گیان پرسیاری کەس نابینم و بەشداری کەسیش نابینم بەزیتر ئەوەی کە هەیە زۆر لە هاوڕێیانە دەستخۆشی و سوپاس و گوڵمان بۆ نێرن ئێمەش زۆر زۆر سوپاسیانەکەین بە ئێوەوە ئەم وانەیە پێگەی دەستان خۆش بێت کاکە مەتۆ نازەم لە کۆتایی یاگە شتێکت هەیە لە خزمەتە لە کۆتاییە من درود و میهر و خۆشەویستیم بۆ بەڕێزت هەیە سوپاس بۆ هەموو ئەو تێکۆشانەی کە ئەیکەی بۆ مەسەلەی پیشەسازی فیلم و بنیادنانی مەسەلەی فیلمسازی و دەوڵەمەندکردنی ئەم پرۆژەیە بەڕاستی فیلمسازان بە تایبەت بەڕێزت ئەڵێم کە خەواتێکی زۆر گەورەکەن و مێژوویەکتان بۆ خۆتان نووسیوەتەوە جێ دەستخۆشیە و من سوپاس گوزارم کە من توانیم میوانی فیلمسازان ئەوە جێ دڵخۆشیە بۆ من ئەوە شانازیەکە بۆ من و هیوادارم کە لە ئایندە ئەمە بە پرۆژەی فیلمەوە دووبارە لێرە بەیەکەوە کۆبینەوە سوپاس بۆ تێکۆشانەی تۆ بۆ میوانداریەکە سوپاس بۆ ئەو بینەرە بەڕێزانەی کە لەگەڵمان بوون سوپاس بۆ هەموو لایەک هیوادارم دڵی برادرانی فستیڤالم وەک خۆی هێنابێتە زمان و هیوادارم کە ئەوان دڵخۆش بوو بن بۆ پرۆگرامی کە ئێمە ئەنجامماندا بێت چونکە من چۆن بینیم ئاوا هێناومەتە زمان کەم و کوڕی چی هەبووە هێناومەتە زمان دیوە باشەکانی شێوە بۆ کە فستیڤالەیەک بە پێوە بوو بەڕێوە چوە و دوایین جار گەیشتۆتە سەرکەوتن ئەوەشم هەرهێنایە زمان سوپاس بۆ هەموو شتێک منیش زۆر زۆر سوپاسی بەڕێستانەکەم و سوپاسی هەموو ئەو ئازیزانەکەم کە گەرم و گوڕیان بەوانەکە بەخشی و بەبێ ئەوان ئێمە نەمانەتوانی ئەم وانەیە بگەێنین تەوەری یەکشەمی داهاتوو من زۆر تەرکیزم لە سەرێتی ئازیزان من زۆر تەکلیفم لە خات و خەندان جەزا کە چالاکوانێکی بواری مافی مناڵ و ژنە سینەماکار نییە بەڵام من خەندان لە لای من زۆر کەسێکی بەڕێز و گەورەیە بۆیە بانگێشتم کرد بۆ ئەوەی ئەم یەکشەمەیە بە زۆریش بانگێشتم کرد چونکە بابەتێکەیە مناڵانمان ئێمە چی بۆ مناڵی کوردکەین وەکو فیلمساز بە هەمومانەوە چیان بۆ بکەین ئاوان نییە مناڵێکی ئێمە لە بازار کلێنس بفرۆشێ جگەرە بفرۆشێ گەورەترین تاوان ئەوەیە جگەرە بفرۆشێ کاکەمە تۆ لە ئەڵمانیای کاکە مەریوان تۆ لە سویدی خات و ئاسیا وا بزانم یا لە هۆڵندا یا لە بەریتانیای من لە ئەمریکام مناڵ بۆی نییە هەتا نەبێ بە 18 یان بە 20 بۆی نییە بچێت لە دوکانێک شت بکڕێ نەک جگەرە بکڕێ بۆ باوکی جا من خۆم یەکێک بووم لەو مناڵانە مامۆستا قسەش ئەکەیت کە جگەرەم فرۆشت ئەمە تاوانی گەورە نییە کاکە مەتۆی بێگومان یعنی ئەخرە و مناڵانە ئیستیغلالەکرێن ڕاست من یعنی نێرگز بفرۆشێ هەر ئیستیغلالەکرێن کە جوانترین شتە اینجا بۆیە کار نییە لە ڕاستیە بەڵێ بەڵێ اینجا من مەبەستەکەم
بۆیە ئەمە ئیش لەسەر ئەوە بکەین فلیمساز بە هەمومانەوە شۆڕشێ بکەین هەوڵێ بدەین ئیش بۆەوە بکەین چی بۆ مناڵی کورتکەین چۆن هەوڵ دەین کاریگەریمان لەسەر پەرلەمان هەبێ لەسەر دەستور هەبێ بۆ ئەوەی ئەگەر لەوێ نەیکەن بەڵام با ئێمە ئەو لە ڕێم وانانەمانەوە کاریگەریمانە بێت دەستخۆش ئێمە ئەڵین گەندەڵن ئێمە ئەڵین خراپن بەڵام با شەرمەزاریان کەین بە هەمومانەوە بە فیلمەکانمان بە نووسینەکانمان وا ڕێلەوە بگرین مناڵمان لە بازاڕە بسوڕێتەوە لێرە پاسێک کە مناڵ لە مەکتەبێنێتەوە کاکە مەتۆجانی دراوسێکەمان شوفێری پاسەکە من ببینێت وەستاوم لەو جێی کە پاسەکە بێ بۆستی و مناڵەکە ڕاگرێ شوفێرەکە دابەزێ دەستی مناڵەکەگرێتە بەر دەرگای ماڵی خۆیان ئەچێ لە دەرگاکەیانە دایکاتە ژوورەوە ئەوە نە بەترسە لە من ڕاست بۆی ئەو مناڵە بە سەلامەتی بگاتە ماڵ ڕاست بە سەلامەتی لە ماڵ دەرچێ بچێتە بڕۆ بۆ خوێندن لە خوێندن شەگەڕێتەوە بێ بە سەلامەتی بگەڕێتەوە اینجا یەکشەمی داهاتوو حەزەکەم بە هەمومانەوە چونکە بەس خەندان خان نییە بە هەمومانەوە بەشدار بین لەو وانەیە ئەو وانەیە شۆڕشە زۆر کێشەیەکی گەورەیە با بە هەمومانەوە شتێکی بۆ بکەین تکاتان یەکەم هەموو لایەک ئاگادارکەنەوە بابێن بەشدار بن چونکە وانەکە بە بەشداری هەمومانە بە پرسوڕای هەمومانە بە هەمومانەوە ئەبێ بابەتەکان بوروژێنی زۆر زۆر سپاس دەستی هەموو لایە خۆش خۆشحاڵم جارێکی کە بە زووترین کات یەک ببینینەوە هەمومان بە سەلامەتی و بەسەرکەوتنی ڕۆژهەڵاتی کوردستانەوە و درودیش بۆ گیانی شەهیدانی ئەمڕۆی شەهیدانی کوردستان زۆر زۆر سپاس بۆ هەموو لایە دەست خۆش کاکە مەتۆجان دەست خۆش زۆر زۆر سپاس